وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. مەلا بەختیار لەبارەی دانووسان و مزاکرەکردن مەطلەبێکی نووساگە. دوای ئەوەی کە ئێمە لە دەبێتەکانە خۆمانە ڕوو لە خەڵکە کوردەوار سەبارەت بە ڕاپەڕینە ئەم جارەیان بەحسە دانووسان و وەفتە دانووسان و ئەچێت و تێت و ئەمانە کرد و پیانمان وت کە دانووسان چه شەکڵیە. مەڵا بەختیار دەسی بردگەوە مەطلەبێکی نووساگە. لەبەر هۆی ئەوەی کە لەم سەرزەمینە ئێمە دەنگ مەردم مەوجود نییە، لەبەر ئەوەی لەم سەرزەمینە ئێمە جێگەیەک مەوجود نییە کە مەردم کورد و خەڵکە کورد خۆی نیشان بدا، ئەمانە لەم ساحە بە قەوڵە کرماشانی ئێژێ مەیدان خاڵی و خەرکوڕی بدە و مەیدان خاڵیە و خەرکوڕی ئەدەوێنن، قسە ئەکەن و هەر توڕەهات لەسەر توڕەهات ئیزافە ئەکەن بە مەتاڵب و هەر خۆڵ ئەکەن بەسەر پیسایی خۆیانە. کابرایەکی لای ئێمە چوو بوو ژنێکی هەورامی خواستە بوو. لەو جافەکانە کرماشان وە زاراوی قسەکردنیان ئەگۆڕێت، تۆزێ ناسکترەوە ئەوێتەوە. لە ناو خێڵە خەزورانیا جاروبار هەورامی کە قسەیان کرد بوو ئەم تێنەگەی بوو. خێڵە خەزورانیش ئەمیان کردبوو بە سوژە و نوکتە و ئەوانە پێکەنی بوون. ڕۆژێ باسی مڵەیان کردبوو بە هەورامی. پێم وابێ بە هەورامی مڵە یعنێ مەیمون. وتویان ئەلیاغا ئەزانی مڵە یعنی چی؟ وتی و مڵە مۆلا بەختیارە. ئەم فەقیراوەنە ناوی ئەمانەی بیستگە لەم تەلەڤیزیۆنانە فکری کردو مڵە یعنی مۆلا بەختیار. مۆلا یا مەلا لە فەرهەنگە ئەوامە خۆمان بە ئینسانە کڵاوبەردارە دروزن کە کڵاو شەرعی دروست ئەکات ئێژن. پیان ئێژن چی؟ پیان ئێژن مەلا. بۆەوەی بێژن هەر کەسێ فرە زۆڵە و فرە دروزنە و فرە ساختە چییە و فرە کڵاوبەردارە پێژن مەلا. مەسەڵەن نەقڵە ئێژن حیلە شەرعی دروستەکەنیتر. مەسەڵەن کابرایە تەلاقی خستو لە ژنەکەی وتی و بڕۆسێ وەسێ سێ تەلاقەت کەوتوێ لە ئاسمانگ و زەمینە دروست نەبێتەوە. چووە لای مەلایەک لەم منتەقەی ڕوانسەرە، ئەویش چی پێژن؟ ئەمەی کە پێژن تاب جۆلانە، جۆلانەیشی بۆ دروست کردوون وتی و بڕۆن لەسەر جۆلانەکە دانیشن و تەکانی دا و جۆلانەکە هاتوو چوو وتی و ئەمە نە زەمینە نە ئاسمان، مؤەلقە و تەلاقەکەی دروست کردو. یا مەسەڵەن ئێژن مەلایە بوو لە پاوا کەڕەیە تەلاقی خست و سێوەسێ هیچ مەلایە دروستی نەکاتەوە. ڕووە لای مەڵا سەعوڵڵا. کابرا وتی و مەڵا سەعوڵڵا وتی و هەتی و ئەو پەنجەرە واکە وەکو کەر بزەڕێنە. وتی و بۆ مامۆسا وتی و تۆ بزەڕێنە پێدێژم. پەنجەرەکەی کردو بۆ سێ دەحفە وەکو کەر زەڕی بوو. وتی و بڕۆ هەتی و تۆ کەری کەی تەلاقە ئەکەوێ. خولاسە مۆلا بەختیار یا مەلا بەختیار مەلا بوون یعنی زۆڵیەتی. زۆڵیەتی وا کڵاو شەرعی دروزەکە و ئەی خۆنجنی. حتمما ئەم لەقەبەکە لە جەنابودان ریاگە بۆ خاتری ئەم زۆڵیەتیە سەر. وەلێ فرێک لە مردم فکرەکە مۆلە یعنی مۆلا بەختیار. بابزانی ئەم بەحسەیش کە لە نێوانە ئێمە دەرەگرێت سرفەن بۆ خاتری وەسە مردم جوابێکی بە تۆ دابێتەوە. ئەمە یەک. یارانە ڕاپەڕینە کوردەوار سەربەخۆ لە مەتنەکانە ئێوە بفەهمن مەتن ڕاپەڕین چەندێت دروست بوو. جا هەر بۆ ئەوەی ئەم تەبوو بکەمەوە سەرەتا بە تەفسیری فیلمێک دەست پێ ئەەکەم تا بفەهمی چی بەسەری ئەم مردمە هاتکەم. بزانە مۆلا بەختیار یا مەلا بەختیار داریوش مهرجوویی فیلمێکی دروست کرد بە ناوە هامون. هامون ساڵ 1368 بکاتەکەی بکاتە 1989 تقریبا 1368
وەختی تەواوبوونە شەڕە ئێران و عێراق. بۆ گەرەکمەمچە پێبێژم بزانە من لە دیبەیتەکانە ڕاپەڕینا وتم ئێمە مەردمین. من وەختی دیبەیت ئەەکەم ناڕۆم گۆرانیە لە پینک فلۆید بێرم، ئەڕۆم عوسمان هەورامی تێرم و لێی ئەدەم. من بۆ خاتری ئەوەی دیبەی تێک بکەم ئەگەڕێم لە ناوە شێعرە فولکلۆرەکانە کوردەواریە چیرۆک و داستانەکان و ئیستە سێیانم بۆ تۆوت ئەدۆزمۆ و بەحسی ئەەکەم. بەڵام ئێوەمانان بەسیابن و بە هەنێ چمکە هاوردەی دنیای غەرب، وەکو یاسا و یاسای نێو دەوڵەتی و دیپلۆماسی و ئەسکەری و ئابووری و سوسیالیزم و مافێ ژنان و مافێ مناڵان و مافێ کورد و مافێ چارەی خۆ بەسەری ڕێبردن و هەڵە قسانە. ئێوە خۆتانتان بەمانە گەوجاندگە و لە خەڵکی فاسڵەتان گر کە بابێ مەسەرە فیلمە هامون و بعدەڕۆ مەسەرە خوێندنەوەی نووسینەکەی تۆ سەبارەت بە دانووسان تا بەفەهمی چێت اتفاقی کەوتکە. بزانە ئێوەمانانێک کە پێتان ئێژن مەلا یعنی ساختەچی یعنی کڵاوبەردار یعنی دروزن شتێکتان کرد بە باو لە کۆمەلگای ئێمە. مەسەڵەن واتان کرد بە خەڵکی ئەوەی کە بەخۆی بێژی ڕووناکبیر نەتوانێت بە زمانە دایک و باوکی خۆی قسە بکە، نەتوانێت سەبارەت بە کۆمەلگای کوردەوار قسە بکە، بۆیە هیچ کەسێ تەعبیری لە کوردبوون خۆی نەبوو. دەبوایە لە زمانێکی قسەی کردایە کافکا، دەبوایە لە زمانێکی قسەی کردایە نیچە، دەبوایە لە زمانێکی قسەی کردایە هایدیگر، دەبوایە لە زمانێکی قسەی کردایە ڕۆسۆ، سپینوزا، چوزانم فرۆید، مارکس، ئێنگەلس و ڕۆبەرت میشلەرز و کەسانێکی تری ئاوە. ئێوە واتان کرد بەم مەردمە. ئەم مەردمە بەر لەوەی خۆی بناسێ، بەر لەوەی جامعەی خۆی بناسێ، بەر لەوەی تەمەدن خۆی بناسێ خزی خواردە باوەشە نظامە غەرب و دنیاوی غەرب. ئێوە واتان کرد بەم مەردمە، واتان پێکردن کەوا بیر بکەنەوە. بزانە فیلمە هامون ئەمەسە. هامون 1368 دروست کردیاگە. فیلمێکی سوورڕەئاڵە کە داریوشە مەهرجووی دروستی کردگە. هامون کێس هەمیدە هامون نوێنەرە ڕووناکبیرە ئێرانیە، ڕووناکبیرێ کە لە کۆمەلگای خۆی کنیاگە وا لەسرە نەهلەکانە چەپە. تەمامە خۆراکە فکریەکەی لە ترۆتسکی ئەگرێت، تەواوە خۆراکە فکریەکەی لە لێنین ئەگرێت، لە لۆڕەکە ئەگرێت. تەمامە خۆراکە فکریەکەی لە نووسەران و کەڵە بلیمەتەکانە دنیای غەربی ئەگرێ. کە شعریشە خوێنێتەوە شعرە کوچۆکۆوان ناخوێنێتەوە، ئیبراهیم لە ئاگرە شاملوو ئەخوێنێتەوە. ئەم کەسە کە ناوی هامونە خود ناوە هامون لە دەریاچەیەک بەحسەکاوا لە سیستانە. دەریاچەی هامون وشک بووگە، هیچ زاوزەیەکی نییە، هەرکێ ناداتە دەرەوە وشک بووگە. ئوسوولەن ناوێکی پێوە ماکە و هەرکێ نییە. بۆیە مەهرجووی ناوە هامون ئەنێتە قەی ئەم کابرا. ئەم کابرا کێس؟ ئەم کابرا کابراایەکی زەعیف الئێرادەس. ئەم کابرا هیچێکی لە خۆی نییە بیداتە دەرەوە و لە پڕێکە ئەڕوات عاشق ژنێک ئەوێ بە ناوە مەهشید. 1368 کابرا ئاخەری هونەرێکە بیکردایە ناوی لەیلا بوو. ئەمە ئیتر ئەوەنە شیکە، ئەوەنە جوزە تەبەقەی ئەشراف و تەبەقەی حاکەمە بوژوازیە لە ئێرانە. ناوی چییە؟ ناوی مەهشیدە. مەهشید عاشق ئاغایە هامون ئەوێ، چون هامون چی ئەخوێنێتەوە؟ هامون متونە غەربی ئەخوێنێتەوە، زوانە ئینگلیسی ئەزانێت، تەرجمە ئەکا. لە کنارە ئەمە هامون ڕەفیقێکی هەست بە ناوە عەلیە ئابدینی. عەلیە ئابدینی ڕەفیقە هامونە. عەلیە ئابدینی بە پێچەوانەی هامون وا لە ناوە دڵە مەردمە. تێمە سەر عەلی ئابدینی. بزانە خانەوادەی ژنەکەی
هەموو جزء طبقات بورژوا و حاکم جامعی ئێران جزء ئەوانە کە ئەنچێ کالای مۆدەرنە تێتە ناو ئەم جامعە تێرنی لە گالەریە نەقاشی گرتگە تا فەرهەنگە کافی شاپی تا ئاپارتمان سازی مۆدەرنە تەراکم سازی شاری لە ساڵ 1368 خانەوادەی ئەو کەنیشکەوانە ناوە ئەو کارە. هەموو لە تەواو فیلمەکە دووچار بحرانە حەج بەردابڕیاگە لە جامعەی ئێران دابڕیاگە لە مردم سەری وا لە ناوە کتاوەکانە نووسەرانە غەربە و لە کنارە ئەمە مەحشید کێس مەحشید نوێنەرە زرق و برق و ڕنگ و ڕواڵەتە سەرمایەداری و جەهانە غەربە مەحشید و ئاغای هامون عاشق مەحشیدە بە سوورەتە کاملەن سەدهی. ئەمە وەسە وەسە ئێوەمانانێک کە هاتنەم سەرزەمینە ئێمەتانە نابوود کرد لە ژێرە ناوم مەلابوون و ڕۆشن فکر بوون. ئێوە وەختی قسە ئەکەن بۆ مەردەمە ئێمە قسەیەکتان لە کولتورە مەردەمە ئێمە نییە. ئێوە قسە ئەکەن لە مەردەمە ئێمە لە زمانە دیپلۆماسیە جەهانۆ لە زمانە قەوانینە جەهانۆ لە زمانە شۆرای ئەمنۆ لە زمانە ئومەم المتحیدەوە لە زمانە ئیاڵەتە متحیدەیە ئەمریکا دەوڵەتە ئیاڵەتە متحیدەیە ئەمریکا هەنجارەکانە ئیاڵەتە متحیدەیە ئەمریکا. لەگەڵ ئاغای حەمید عاشقە مەحشیدە و مەحشید خۆشی لەمە نایێت لەکێ لە حەمیدە هاموون شکستی خوارگە داوڕیاگە لەم جامعە فقط یەک ڕەفیقیشی هەست عەلی ئابدینی. لە دیمانەیە لە فیلمەکە کە دەست پێیەکە ئاغایە حەمیدە هاموون لە ئاپارتمانێکی خاڵیە کە پارکت کریاگە ئاپارتمانەکە و دوو قوتوو کریاگە سۆ قوتووی ماسی و قوتووی فاسۆلیا. ساڵ 1368 حەمیدە هاموون خۆراکێک کە ئەیخوا فەستفودە خارجیە قوتوو ئەخوا هێلکۆڕۆن دروست ناکەها مردمە ئێمە وەختی فەقیرن هێلکۆڕۆن دروستەکەن کەما ئینکە عەلی ئابدینی ڕەفیق ئەو هێلکۆڕۆن دروستەکە. وام ئاغایە هامونە گویا ڕۆشن فکرە و کتاوی چاپ کردگۆ ئەمانە با یەکتێوە ئەدا لە لاپەڕەکانە نووسیاگە ئەم ئەیوا بەڵام کتاو دیوان شەمسە مەولەوی تەکان ناخوا ئەوە نەقۆرسە گەرەکیسی بێژێتی ئەم دیوانە شەمسە هەنە ئەم فەرهەنگەسە بۆیە بانایوە و لەو تڕەهاتەکە ئەو نووساگیسی کە لەسەرە بەرداشتەکانە کۆپی بەرداریەکانە ئەوە لە نووسەرەکانە غەرب بائیوە. بزانە من کۆتاییکەم و ئەم داستانە ئەم ئاغا کە لە کۆمەلگای خۆی بڕیاگە ئەم ئاغا کە بە عنوان ڕۆشن فکر هیچێکی نییە وەکو هامون وشک بووگە حەجێکی بۆ مەردەمە خۆی نییە و لە بەرامبەر ئەما کەسێکەس بەناوە عەلی ئابدینی ڕەفیقی کە اتفاقەن ئەو ڕۆشتەی بە دەرکە لە دنیای غەرب لەگەڵ بەستەر فەرهەنگە خۆیان هاوڕگە بۆی ئەو مەردەمە ئەو مەسەڵەن جبهەیش چووگە ئەو مەسەڵەن ئەڕواسینەیش ئەکوتێت بەڵام لە کناریشیان مهەندەسە بەڵام لە کناریشیان لە ناوە لادێکان و لە ناوە شارە و تەکە مردم دەرگیرە و پوزە ڕۆشن فکری نادا و قیافەی نەگۆڕیگە و فاسڵەی نەگەرکە لە مردم و برسیشی کە ئەوێت هێلکۆڕۆن لە ناوە زەرفێکی ڕۆحیا دروزەکە. خۆ وەم عەلیە و ئەم هامونە دابڕیاگە لە هەرچیشتە بزانە تەمامە ئەو جێگانەی کە ئەم بەناو و مۆدەڕن حەزی پێەکە لە بەرامبەری ئاوێسیاگن دادگوستەری تیمارستان بیمارستان کۆمپانیهای گەورەی بازرگانی کە ئەم حەز بە گشتیان ئەکا گشتی ئەمانە بەر عەلەیهە ئەمن هەڵیبووی ئەمانە کین ئەمانە ئەو نەهادانەوە کێ حەزیان پێەکە هامون حەزیان پێەکە ڕووناک بیر حەزیان پێەکە
کە هێنە دنیایەکین هێنە دنیای غەربن خانەوادەی مەحشید کێس خانەوادەی مەحشید جوزە ئەوانەوە تەبەقات بورژوای حاکمن ئاخرین مەحسوڵات بورژوازی تێرن و تەزریقیەکەنە ناوە جامەعامیش بە ئیستلاح ئیشە دوژمنە ئەوانوێ ولی ئەم عاشقە کەنیشکەکان بگۆ کەنیشکەکان ئەخوازێ و کەنیشکەکان سەر داوای تەلاقی لێەکە ئەم ئاغای هامون لە جێگەیەکا مەجبورەوەی دەستگایەکی هەست بیفرۆشی کەس حازر ناوێ قەترە خوێنێکی پێبات لە بەرامبەرە تەبەقەی بورژوایە کە ئەم چووکە دەستگاکەی بفرۆشێت ئەم دەستگاکە بتوانێت ئازمایشکا بیفرۆشێت بە پزیشکێکی تەبەقەی بورژوا بۆیە مەجبور ئەوێ خوێنە خۆی بکێشێت کە بتوانێت ئەم دەستگا بفرۆشێت لەوێ ئەکەوێتە فرۆشتنە خوێنە خۆیشی ئەم ڕووناکبیرە گوێوا بێ کابرایەک وەکی لە سیاغای دەبیر پێ ئێژی تۆ بە شدت ئینسانێکی بێعورزەی وەکو باوکە بە شدت بێعورزەی بێ ئەم ژنە تەلاق بە دەست لەم ژنە بکێشێژ من عاشق ئەم ژنمە تەلاقی نادەم بزان پیاگێکە لە جامعی خۆی بڕیاگە بە ناو بتفكر متفكرين غربي خليك أدا لدنيا غرب ولي خوي عاشق محصولات دنيا غربة لقرا خوي چوغا چسبياغا بتبقى بورجوا واشراف وتو جالبة تمامي أو مزابيني كأم آغا بناوي خوي زل كردو وكو حقوق برابر وزدية التك ديكتاتورية وكو فومونيزمو هم جورشتانا لوقت خويا تبقي حاكمي كخوي امشتياني تولد كرقا إيدا بسريا يعني چون لديمانيكا دايكا محشيد بانكيكا وإجي كنشكا كم طلاق با بيجي تو ديكتاتوري تو إنساني كي خو پرستي تو بياو سالاري تو حيچي نافهمي ولی ئەم ئاغا کە تا دوێکە فکری ئەکرد بوو بەراوبەری و زد دیکتاتۆریەت و بەراوبەری ژن و پیاو و ئەمانە خەریکە نەموتونە غەربیا و ڕۆزان لۆکزامبورگ و ئەوانە خەریکە بارزەکە تەبەقەی حاکمەیە کە خۆی زالوویە ئەم جامعەس ئیستا خەریکە بە هەمان ئەسڵحەکە خۆی تەولیدی کردگە لێدا ماف مرۆڤ کێ تەولیدی کردگە سەرمایەداری تەبەقەی حاکمە مافە ژنان کێ تەولیدی کردگە بەرهەمی هاوڕگە سەرمایەداری شەڕ لەگەڵ دیکتاتۆریەت کێ دروستی کردگە سەرمایەداری هەر بەو چمکانەی کە ئەم فکری ئەکرد سەوادی هەسوو ئەمانە تێگەیگە و فرە موهیبە و فڕق کاتەکە مردم دایکم مەحشید کە دانەیە فاسدە ئاپارتمان سازە ئەیداتە بەر شلاق مەحشید نەمادە ژنێکی مەسرەفگەرای ئیمڕۆژینەوە گەرەکیسی بە تەقلید و خەلسە و مەسرەفگەرایی و عرفانە چرت و پرت معنaa با بە زندگی کە زندگی معنaa ناگرێ وەلی ئاغای هەموون عاشق زەرق و بەرق دنیایە سەرمایەداری بووگە دنیای بورژوازی بووگە بەناو چەپە وەلی وەختی گیانی دەربی بۆن دنیای سەرمایەداری بۆ ناتوانێت دەستی لێ بکێشێ وتو ئەمێنی دنیای سەرمایەداری لە وەختە خۆیان قەشەنگە داتە ناو سەری هەر بەو مەفاهیمە کە خۆی فێری کردگە هەر بەوە داتەمە لە سەری تۆ دیکتاتۆری تۆ زددەژنی تۆ باوەڕە بە بەرابەری نییە تۆ ئەحمەقی تۆ دواکەوتگی ئەدەنەمە لە سەری تۆ شیفتەی پوڵی ئێژە چەندێکە بۆ بنووسم کەنیشکەکەم ئازادکەی ئێژە گەرەکتە ئازادی ئێژە گەرەک وەک ئازادی کەنیشکەم بسێنم ێژەنە تۆ گەرەکتە شەرەف من بسێنی نامن کەنیشکە تەلاق نادەم زەجری ئەدەم بۆ ئەم قسەیشە ئەوەنە پیاگ نیە لەسەری بوێسێ ڕەواتە ناو کوچە پەسکوچەکان و بافتە سنەتیە شارەتاران بە شوێنە تفەنگەکەی باوایە ئەگەڕێ شارەیە کە بەڕجعەتە بە گەورەی و عەزەمەتە گوزەشتەی خوات دوو دەفعە لە ژێرزەمینەکە تفەنگە باوکەکەی ئەگرێ فەرامۆشی ئەکا بێرێتی ئەوەنە جددی نییە ئەم ڕجعەتە بە گوزەشتەی خۆیە لەبەرەوەی لە دەروون و ئینسانێکی هاڕیاگە تفەنگەکەی باوای تێرێت وەچێ لە بەرامبەرە پەنجەرەیە کاویسێت تەقەبکە لە مەشید دەسیە لەرزیە ناتوانێ مەشید بکوژێ وا زەرق و بەرق دنیای سەرمایەداری گرتگیسی و نابود بووگە و کاول بووگە و ئینسانێکی زەعیفی بێ ئێرادەی پەستە چۆن فیلمە بوێنە
کە لە ئاخری و لە ئەوج زەعفە خۆیە دەسەدا بە خودکوشی لە ناو دەریا و ئەمە عەلیە ئابدیە کە دەری تێرێ کەسێک کە لە جنس مەردمە کە وەکو مەردمە دەری تێرێ. ئەمە بۆیە پێتووەت مەلا بەختیار بەفەهمی ئێوە تەکە مەردمە خەیرێ وەختە فاسڵەتان گرتەکە ئاسڵەن نازانن چه خەوەرە بەڵکو مەردمیکی فاسدتان وەکو خۆتان دروست کردەکە. حاڵی بوو من ئیستەگەرەکمە بێمە سەرە نەغد تۆ و نەغد نووسینی تۆ. بزان مەلا بەختیار پەیمانە حەیدەری وتی هیچ کام لە ئێوە بە ناو شۆڕەشە کوردی بۆ کورد نەبووگن کە عەزەمەت بە کورد بدەن، کە گەورەیی بە کورد بدەن، کە شکۆ بە کورد بدەن، کە کورد نیازێکی بێوێ ئێوە مرتەفعی بکەن، بەڵکو ئێوە دروست کریاگن دەستگا ئەمنیەکان دروستیان کردگن. سوال ئەمەسە بۆ ئێوە دروست کریاگن بۆ خاتری ئەوەی کە کورد بکرێت بە مەفهوم و چمکی قەومی، بۆ خاتری ئەمەی بکرێت بە چمکی قەومی، بۆ خاتری ئەمەی تۆ جەعلە شەڕە چاڵدران بکەیت و دروستکردنە ئیمپراتوریەتە سەفەویە شیعە و ئیمپراتوریەتە سونی و عوسمانی بکەیت و بێژی لەوێ کوردستانی کەس و دائەبڕێت و ئەمانە قەومن. شێ لە ئیمتدادە ئەوە بێ هەنێ تێ هەڵدریاگە بە ناوە شەیخوشی و وەکو عوبەیدوڵڵاه نەهری و وەکو شێ سەعیدە پیران و وەکو شێ عەبدولسەلامە بارزان و مشتێ تێ هەڵدریاگ دروست بکەی بیکەیتە تاریخە ئەم قەومی ئیتنیکیە. خۆ و دوای ئەوە شتێک بە ناوی شۆڕشی وەکو شێخ مەحموود و شۆڕشە کوردی دروستکەی. ئەم شۆڕشە کوردیە هیچ تعریفێکی نییە، کەسیش نازانێ پوڵە ئەم شۆڕشە کێ ئەیدا، پوڵە ئەسلحەی پوڵە تفەنگی کێ ئەیدا، باوەڕێکی ئەمیقی کۆمەڵایەتیە دەی باوەڕە ئەمیقە کۆمەڵایەتیە بۆ ئەم شۆڕشە ناتوانێ بڕوا گڕ پێوە بنێ بزێت و بتوانێت دەست بگرێ بەسەر دەوڵەتانە مندەقا. تێنە سەر ئەمە ڕاپەڕین ئێژێ ئەمانە هەمووی دەستکرد بوون لەبەرەوەی کورد نابودکەن. کورد چۆن نابودەوێ؟ کورد ئاوا نابود ئەوێ کە ئەحساس بکەم میلەتێکی شکست خواردووە، ئومەتێکی شکست خواردووە، ئومەتێکی خائینە، بووگەنە، کەسیفە، دزە و کورد قەومە، نە جەهانە، نە فەلسەفەس، نە ڕوانگەز، نە حەزارەتەوە، نە تەمەدونە. ئۆکەی مەلا بەختیار جا ئیسەتین هەل لەسەر ئەم نووسینی تۆ ئێمە سابەتی ئەەکەین ئێوە مەئمورانە دەستگاهە جوولەکەن هاتگن کورد نابودکەن. بزان مەلا بەختیار ئەمەی ئێوە خستەکتانە سەناوە دەمە مەردم بەناوە ئەقڵیەتە شاخ، یعنی ئێوە مانان شاخاوین و وەنە گورگ و وەنە ڕێوی و ئەقڵتان نییە و نزۆکن و نادان و قەنە ڕەشن و بۆیە جامعکە وای پێهاتکە ئینسانهایەکی بەدبەختن. ئێوە ئەم قسەتانە فێریان کردەگە ئێوە چۆن ئەتوانن دزی بکەن، چۆن ئەتوانن نەوت بفرۆشن، چۆن ئەتوانن گەوادی بکەن لە نێوانە چوار دەوڵەتە، چۆن ئەقڵتان بەمانە ئەگا، وەلی چۆن ئەقڵتان بەمە ناگا شکۆیە بۆ کورد دروستکەن، چۆن ئەقڵتان بەمە ناگا. پس ئەمە لە نەزۆکی و بێ ئەقلی ئێوە نیە تۆ ئەقڵتان ئەگا ئێوە لوو لە نەوت بکێشن بیوەن لە تورکیە و نەوت بفرۆشن و لە حەجی کونە دزی بکەن و لە حەجی کونە حیزی بکەن و ئەقڵتان بەوە ئەگا، ئەقڵتان بەوە ئەگا پاروی زلزل بخوێن، ئەقڵتان بەوە ناگات ژیانێکی دروستکەن. بزانە مەسەڵەن تۆ لە ملاوە خۆت فاسدی لە ولاوەیەکی وەکو عەبدوڵای مەنالووری تێری ئەمەژی من ئەقڵمەگا من ئەڕۆمە ئەوەی دروستیەکەم، تۆ چۆن دروستیەکەی؟ یعنی تۆ فکرەکەی لە مەسرور بارزانی با سەواتتری سەوات ئەمانە پسپۆڕ نین و کەسی پسپۆڕی گەرەکە. پسپۆڕە بوارەی بوارە دزی، پسپۆڕە بوارەی مەرتیکە. ئێوە کارەکەتان دروست ئەنجامداگە، دروست ئێوە قەرارگە ئێمە نابودکەن، ئێمە نابود بووگین، ئێوە قەرارگە ئێمە ناومیدکەن، ئێمە ناومید بووگین، ئێوە قەرار بووگە ئێمە تەسویرێکی دروستمان لە خۆمان نەوێ خۆمان بە مەڕووماڵات و ئەحمەق و خائین و خوێڕی بزانین، ئێمە وا تعبیر لە خۆمانەکەین. ئێوە بێ ئەوەی دێڕێ کوردایەتیتان هاوردوێ، بێ ئەوەی دێڕێ کوردایەتیتان هاوردوێ داعی کوردایەتیەکەن. ئیستا مەردم گشتی تفەکە لە کوردایەتی، تفەکە لە خۆی دەی تۆ سەرکەوتوو بووکی بەم کارانە کردکتە.
تۆ دەقا و دەق ئەو مەئموریەتەی پێیانداگی جێبەجێت کردگە ئیسە من تێم بە مێژوەکەی خۆتا تێمە خوارەوە بە قەوتا تێمە خوارە و سابتی یەکەم تۆ بۆ ئەوە دروست کردیایی تۆ بە من بێژە تۆ ئیشتە نووساتە دانووسان باڵانسە هێز ئەنجامەکەی مشەخصەکە ئەمە هەر کەری ئەیزانیت ئەوەی ڕۆژێک لەم دنیا ژیانی کردوێت گوێی لە دانووسان و مزاکرە بووێت ئەزانێ ئینسان لە شکستا بێ ناڕاتە دانووسان لە زۆعفا بێ ناڕاتە دانووسان ناڕوان کارە ناکە هیچ وەخت ئێوە بۆ ئەڕۆن ئەم کارەکەن پرسیار ئەمەسە خەڵکی کوردەوار بۆ ئەمانە ئەڕۆن وەختێ لە زۆعفان دانووسانەکەن چون بێ عەقڵن چون عەقڵیان ناکێشێت چون نەزانن پێتان وایە واسە دێ ئەمانە ئەگەر نەزانن چۆن توانیگیانە تەبەنە سەر ماڵە ئێوە و گیرفانە ئێوە و تۆ فاسدکەن و دەدانە کوچە بۆ بڕن و تۆ بێ دەنکەن و تۆ بگرن و چۆن ئەمانە بێ عەقڵن پس بێ عەقڵ نیەن ئەمانە بێ عەقڵ نیەن بەڵام بۆ نەمایش و تەئاترە دانووسانەکەن لەبەرەوەی تۆ بگەوجیت لەبەرەوەی بازیەکە واقعی جلوەکە بزانن ئەم شۆڕشانە بۆ ئەوە دروستکریاگەن ئێمە بکوژن ئەمە شۆڕش نییە ئەمە تەئاترە شۆڕشە شانۆی شۆڕشە بۆیە تۆ ئەوێنەی هیچێکی تیان نییە کە یەک وشەی کوردی شکۆ دروستکا بۆ ئینسان هیچێکی تیان نییە دێ ئەمە بە هەڵکەوتە نە بە هەڵکەوت نییە تێمە سەرە ئەمە وەیسە بەحسی یەکەم تێمە سەرە ئەمە خۆ پس ئەمانە هەڵکەوت نییەن تۆ ئیشی لە خۆت پرسیارکەی بۆ دەی بۆ واسە دلیلی هەست دلیلی ئەوەسە قەرارە ئێمە نابودکەن بەمانە و نابودیشیان کردگین تا ئەم دەقیقە سەرکەوتک بووگەن چواوە دەمە نابودیەکە چێ شەکڵیە دانووسانی ئەم جارە نازانم چی ئەنووسێنن بە چی ئەچەسپێنن بە چی ئۆکەی دانووسان دان ئەنووسنە یەکتری دوو دانەدان ئەلیچێنوە یەکتری و دەمەکەنێ یەکتری دەمە تەقەکەن ئۆکەی دانووسان باشە دانووسان ئەم وشە خەسیاگە ئەحمەقانە معلوم نییە چییە دانووسان ئەمە ئینگلیسیەکە ئەوێتەوە نەگۆشیشن یعنی چەنەبازی ئەمانە کردیان و دانووسان چەنەبازی دیارە تۆ ڕۆی چەنەبازیەکەی تۆ گەرەکتە هەرزاندن بیسێنی و گەرەکی گرانتر بیفرۆشی ئۆکەی خەب لە چ دۆخێکا دەکرێ دانووسان ئەرکێکی چارەنووس سازی هێزە سیاسیەکان و دەوڵەتەکانە ئەرکێکی چارەنووس سازە چارەنووس دروستەکە ئۆکەی نێنە سەرم تەعاریفەکە ئەمانە چەنێ مهم چەنێ مهم نیەن دانووسان بەپێی دۆخە سیاسی و سەنگی هێزەکان دانووسان بەپێی دۆخە سیاسی و سەنگە هێزەکان یعنی ئەوەی کە لەو دیوە مێزەکە دانیشێ قورسایی دەسی چەنێکە چەنێ زۆری هەست بە چ وەزنێک و لەسەرەوە مێزە دانیشتکە قسە دەکابکە بەرنامەیەکی دیاری دەکرێ و ئاکامەکەی دەردەکەوێت ئەوەی کە تۆ چەنێ قورسایی بێت و چەنێ زەبرت دەسە بوێت بەرنامەکەی دەرەکەوێت و دیاری ئەوێ دێ معلومە من لە ڕۆژە ئەوڵۆ بە تۆوتم وەختێ تۆ لە شەقامەکانی کەفری و کەلار و هەڵەبجە و سلێمانیا خەڵک تێتە دەرۆێژێ بڕۆخێ فاسد گەندەڵ بێشەرەف گەوات نادروست دەرپێکانتان لە پێەکەنن دەرپێتان لەسەر لە پێنێ و قون لەسەر دەسن ئایەواتان و دێمە گیان لەسەر دەسین لێودا دەرکەوت قون لەسەر دەسن تۆ چۆن ئەڕۆی بۆ دانووسان وەختی تۆ خۆت لە ناو منتەقەیەکی خۆتا مردمەکە تفەتەیەکەن
ڕۆیژی چێژی وەڵامانە بەربووگنە گیانم پولم پێ بە پارە با بڕۆم بیان دەمەویژی ژەناودەمی دەی تۆ ئەگەر بە واقع دوژمنە دەوڵەتە عێراق بی بە واقع دوژمن بی ئێران حەزە پێ نەکا دەوڵەتە عێراق حەزە پێ نەکا ئەمریکا حەزە پێ نەکا ئەهان نییە ئێوە وەختی گرەکتانە خەڵکی بگەوجن دنیا گەماڕوومانی داگە ئەم ئەزمونەمان بانەچێ دێ ئەمە توێژیتی یانێ دەوڵەت بەغا ئیستە ئەوە چرکە ئەژمێرێ تۆ غەڵەتێ بکەی تەبا بەملتا مەگە تۆ وا نایژی بە خەڵکی دەی دەرئەکەوێ تۆ هیچ بیانووی گەورە ئەدەی تەقە لە خەڵکی ئەەکەی خەڵک ئەکوژی بەغا سەیرە ئەکە خەڵکی سلێمانی هاتکەسە دەرۆ ئێژیە بڕۆخێ دەست بڕۆخێ گەندەڵ گەوات بێشەرەف بەغا نایژی ئەرێ باشە حیزی پیا و کوشتۆ لەوێ چیەکەی بەغا حەچی پێ نایژی تۆ پاڵە داگەسەوە سەرەڕای ئەمە تۆ خەڵکەکە تفەتەیە کاچووگیتە بەردەمە بەغادا ئەنیشی دانووسانەکەی موچە بەن پێمان دە ئێمە ێزانی چی ئێژێ ئەمە ئەوە ئێژێ کە تۆ درۆ ئەەکەی کە بەغا دوژمنە تۆس تۆ بەغا یەکێکن تۆ ئێران یەکێکن تۆ ئەمریکا یەکێکن تۆ تورکیە یەکێکن بۆ خاتری ئەوەی قەرارە ئێمە نابودکەن ئێمە مستەسەلکەن ئێمە فاسدکەن ئێمە درۆزنکەن ئێمە دەخدز و دەخەڵکەن ئێمە شکستی دەرونیمان پێبێرن بۆیە ئەو پەلامارە تۆ نادا ئەو شکات لە تۆ ناکە بواتە دادگای باڵای عێراق بێژێ خەڵکە مەواتنە عێراقی ئەداتە بەرگولە ئەمانە فەسادیان کردگە و دزیان کردگە و فەسادە ئەمیقە ئیداریان هەس و پوڵ و سروەت و سامانە ئەم سەرزەمینیانە نفڵە کردگە و خەڵکی کوردەوار و مەواتنە عێراقی لەگرا مشکلەیان هەست ئێوە ناکێشنە دادگای باڵا تەوەجۆکەی و ناتان کێشن کە بیانویان بێ بزانە ئەگەر ئەمانە بیانویان بگرتایە بەتەوە دوژمنە تۆ وایەنە بچووکترین خاڵیانە قۆزاوە بۆ سەرە تەبەنە سەرەوە بووگرن تەبەنە سەردووە بتگرن پس نای قۆزنۆ گشتی بازیە پس تۆ وەختی ئەچی بەناوە مفاوزات لەوێدا ئەنیشی بەناوە دانووسان لەوێدا ئەنیشی شانۆ ئەگێڕی بۆ خەڵکە عێراق بۆ خەڵکە کوردەوار شانۆ ئەگێڕن و لە ئەسڵا گشتتان یەکێکن گشتتان جاشە یەککەرن گشتتان هاوا هەنگنتەکە یەکتریە و من ئەمە تۆزیحدا خەڵ ئیسەبا بێنە سەر ئەوە مەرجەکانی هێزی لاواستر لە خۆیاندا لە دانووستاندا قبوڵ ناکەن مەرجەکانە هێزە لاواستر لە دانووسانە قبوڵ ناکەن ئێتەبیعتەن کابرای لای ئێمە بوتی من تەجروبەم کردگە ماڵ هەرچی پەنجەرەی زیاتر وێ ڕۆشنترە یعنی ڕووناکترە یەکێکی تر وتی ئافرین بەرێ قەڵا ئەوە هەر تۆ زانی و کەس نەیزانی ڕازەکەی هەر کەسێ لاواستر وێ مەرجەکانی قبوڵ ناکرێ ئەی بەرێ قەڵا ئافرین دێ ئەمە تۆ ئەیزانی منیش ئەیزانم حاجی عەبەیش ئەیزانێت دێ ئەم حیزانەی هەرێمە بۆ ئەڕۆن بۆ دانووسان بۆ ئەڕۆن بۆ تۆیش ئێمە جواو بیت بێعەقڵن کەرن حیزن بەرودوایان نییە بۆ ئەڕۆن خب جواب نایێتەوە تۆ ئیسە بەدیهیاتێکە و تۆ هەنێ بەدیهی بەحس کردو ئەمە سەرەتای تێگەیشتنە لە بنەماکانی دانووسان ئەرێ وەڵا هەرچی مناڵە ئەمە ئەزانێ تۆی شەیزانی ئافرم دەی دەوڵەتی عێراق لە دامەزراندنیەوە 1921 وەکو دەوڵەتێکی باڵا دەستی ئابووری نەوەڵا وەکو دەوڵەتێکی باڵا دەستی زێرابی کەلەتە سەیرە ئەم ئەدەبیاتە حیزە بکە وەکو دەوڵەتێکی باڵا دەستی ئابووری بەنسبەتە کوێوە بەنسبەتە تۆوە یا بەنسبەتە ئیتحادە جەماهیرە شەورویوە بەنسبەتە تۆوە یا بەنسبەتە ئوگانداوە بەنسبەتە کێوە وەکو دەوڵەتێکی باڵا دەستی ئابووری کارەتۆ پێ ئابووری سیاسی ئەسکەری دیپلۆماسی تۆ سەیرە ئەم توڕەحاتە ئەرێ ئەم تەلەکان دیکشنەری سیاسی دەراوردگە بۆگذارین ئەمە یانم های من ئەزانم ها و فێروگم و وەسە هاموون
وەکو دەوڵەتێکی باڵادەستی ئابووری ئەسکەری نظامی دیپلۆماسی. دانووسان لەگەڵ ڕاپەڕینە چەکدارەکانی بەرزانیەکان شێخ مەحموود شۆڕشی ئەیلولەلول و شۆڕشی نوێدا کردووە. تۆ سەیر ئەم تڕەهاتە شۆڕشە شێ مەحموود شۆڕش بارزانیەکان و شۆڕشی ئەیلولەلول هەتا بڵێ لولە ئەیچی و شۆڕشی نوێدا کەس نازانێ معنایان چی ئەمانە. ئەوە شۆڕش نوێ بووگۆمە چاخە بەردین بووگەوە چاخ فڵان بووگۆ چۆن شۆڕشن ئەمانە شۆڕشی چین ئادەی مەتاڵەبیان ئادەی مەتنە ئینقلابیان بۆیە هیچیان سەری نەگرتووە دانووسان سەرە چی بگرێ سەرە کوێشێ بگرێەوە دەسۆ معلوم نییە سەرە چیەشی بخەنە مشتیان و بیرنە دەسۆ معلوم نییە. خۆ دانووسان سەری نەگرتووە. ئەمە ئەم قارەمان و بلیمەت و شۆڕش گێڕ و کورد بازانە نەها وا کوردای ڕزانگن تا سەری ئێسقانیان بۆ گەنە کوردی لێتێ ئیتر ئەوە نە کورد ڕووی لەسە ناوە ناخیان ئام درۆزنانە. ئۆکێ لە ساڵە 1921 تا 1991 70 ساڵ هەرگیز دەوڵەتی عێراق بە ئەندازەی تێکشکانی لە شەڕی کۆیتا لاواز نەبووە. مەلا بەختیار وا دیارە خۆت و شۆڕشەکانە تەبیعەتی کەمتارتان هەست هەروانە شوێنە لاوازیە ئەم لاوازیە ئێوە دروستی ناکەن یەشەیەکی حیزەی بکا بۆتان تا دروست بوێت لاوازی دەی تۆ چۆن بەخۆت ئێژی شۆڕشە لە بەرامبەر چیا کردگە شۆڕشە لە زەمانێکا کردگە کاورا لاوازوگە شۆڕشە لە ئەوجە قودرەتا کردگە چۆن تۆ شۆڕشە کردگە بابەگیان ئەمە نیشان ئەدا هیچ کام لەم شۆڕشانەی کە تۆ ناویان ئەوەی شۆڕشێک نییە کە لە کۆمەڵگای کوردەوارا کریاوێ ئەم شۆڕشە بە پوڵ و بە فاوندە کەسێکی تر بە نیەتە کارێکی تر کریاگە ئەو نیەتە چی بووگە قەرار بووگە قەومێک بەناوە قەومە کورد دروستکەن بۆیە شۆڕشی بۆ دروستەکەن شۆڕشەکەیشی سەروبنی نییە مشتی شێخ و تێ هەڵدریا و خوێڕی و بۆگەن تێرن یەک وشە لە کوردایەتی نازانێ یەک گوشە لە مەعریفە نازانێ یەک تاریفی لە کورد نییە نێسی کورە تاریف کەرە کاکە یان تۆ مارکس پێشکەشە خۆ تۆ ئەتوانی بە زوانە خۆت قسە بکەی بێژی تەعبیر و خۆت بکەی بێژی تۆکەی مەلا کەمتیار تۆ ئەتوانی بێژی تۆ خۆتکەی ناتوانی چۆن ئێوە نەتانتوانی بێژن خۆتان کێن لە ئەو بڕاستی و ئەو ئینگلیس وائێژتن ئینگلیس بۆ خۆی وائێژێ تۆکەی مە تۆ نایژی من شۆڕشم کردگە دەی تۆکەی معلوم نییە. خۆ لەذا ئەمانە دایان نەنووسانگە تا ساڵە 91 دەوڵەتە عێراق ئیتر ئەوێت و لاوازترین قوناغ خۆی ئەڕواتە چاخە بەردین بارێنە سەر ئەم 91 لەبیرتان نەچێ ئەم نادروسانە ڕوو بە خەڵکی کوردەوار قارەمانیەتیان ئەفرۆشتەوە بەڕاستی و پێشمەرگە دیرێنەکان و شەڕەفڕۆنە کەس و ئێمە و بۆ شاخە و بە قەندیل و قەندیل بەلوتماندا ئاکەفت و خەیلی مهم بوون و فرەزل بوون و دەمە قۆپانیە زلمانە کرد و کۆپتەرمان بە هەلیکۆپتەرەوە خستە خوار و ئەم حیزانە خۆ ئەم فەشیانە کرد و خۆیان زلە کرد بعد ئەیان و ئێمە شۆڕشمان کردگە خەڵکی ئەمەشیان بەرچاوتەن کرد و خەڵکە سلێمانی و دووهۆک و زاخۆ و کەلار و ئەمانیانە بەرچاوتەن کرد و خەڵکەگەیە ئێمە خەڵکە کرماشاننی و کاکەوە بۆ شۆڕش بۆ خۆتان ناکەن شۆڕش بۆ خۆتان بکەن ئازادی بکەن و بۆ ناتوانن نادی بۆ خۆتان ئازادکەن ئیستا دەرکەوت تومەزە نەگو سەدام حسین تەوەسوتە ئەمانە و بە مەچەکە ئەمانە بە مەتنە ئینقلابیە ئەمانە لاواز نەوگەخۆ بابا ئەمریکا لاوازی کردگە لەگرانە کوردایەتیە موجودە نە قودرەتی موجودە نە پشتوانەیە عەزیمە مەردمیە هیچی موجود نییە مشتی جنایەتکارە ئەنفالکەرە هەڵەبجەکەرە وابەستەگانە حافز ئەسەد و قەرارگای ڕەمەزان و دەوڵەتانە منتەقە هاتگن سەرزەمین و کوردەوار نابودکەن
ئۆکەی سەگەینە ساڵە 91 بابینە سەر ئێژێ بەریان دەبا شەرا خۆیان بکەن ئەم مشتە بنەجووە درۆزنە وا خەریکن مردمە ئێمە ئەگەوجنن تحت ناوە کوردایەتی مشتێ بنەجووی بێشەرەفە بێدایک و باوک. هەرگیز دەوڵەتە عێراقی بە ئەندازەی تێکشکانی لە شەڕی کوێیتدا لاواز نەبوو. لە کوردستاندا ڕاپەڕین هەبوو. کەرە بابا کۆی کەرۆ ڕاپەڕینە چە هەبوو؟ یاڵەتە متحدەیە ئەمریکا لە هێزە سەدام حوسێن ئەترسیا. سەربازەکانی دوای شەڕەوێتنام جبهەیان نەدی بوو. تەجهیزاتە ئەرتەشە ئەمریکا عێراق تەجهیزاتێکی پێشرەفتە بوو. سپەرە دفاعیە شارە بەغداد قەیرە قابل نفوز بوو. هەنە میراژە فەڕەنسا بوو و فەڕەنسا هادی کۆدی کرد بۆیە ئەمریکا بۆ گەلە کۆمەی جیهانی پێویستی بوو کە فەڕەنسا سپەرە دفاعی موشەکیە بەغا لە کار بخات. ئەمە یەک. دوو ئیاڵەتە متحدەیە ئەمریکا لەگەڵ بریتانیا گەلە کۆمەیەکی جیهانیان کرد بۆ خاتریەوەی مطمئن بوون سەدام حوسێن شکست دەدەن. ئەمە دوو. هێزە سەدام حوسێن تەجروبەی 8 ساڵ شەڕە ئێرانی کرد و شەڕکەرتر تەیارتر و ئامادەتر بوو لە هێزە هاوپەیمانان وای وەفرە حەزیان پێکەن. بۆیە ئەمانە لە هەرچی ئەبزارە ئیستفادەیان کرد کە بتوانن سەدام حوسێن بخەن شکستی بێبێنن. یەکێک لەوانە چ بوو؟ یەکێک لەوانە هەواپەیماکانە ئەمریکایی بە هەموو خاکە عێراقا لافیتەی فڕادا خوارە و ئەیوە ڕژیمە سەدام حوسێن لە بین ئەوەین خەڵک ڕاپەڕی واقعیە دەزانی چ بوو؟ خەڵک ڕاپەڕی لە خۆی ئەترسیا. ئەحساسی کرد ئەگەر ئەمریکا بێت حەساوە هێزە سەدام حوسێنیان بۆکەن محاکمەیان ئەکەن ئەیان کوژن هەڵیانەوەسن وەکو کابرا بوو وتی قومبلەکە کریاگەسە ناوە مەسینەکەی ڕەفسنجانی. فکریان کرد ئەمانە ئەگرن کێ ئینقلابی کرد؟ جاش خەفیفە جێش شعبی هەروانە ئینقلابیان کرد. دەرئەنجام هیچ حرەکەتێکی ئینقلابی بەرعەلەیە زۆڵم بۆ ئازادی نەکریا. نە دەرفەتێ پەیدا بوو داوا کریا و ئەمانە ئومیدیان بەوە بوو کە سەدام شکست دەخوا چون ئەمریکا داوای کردە لێیان کەڕا بپەڕن. گشتانیستەوەنە قارەمانە ڕاپەڕین و دەستان وەشاندگە و ڕاپەڕین و فرە موهیمن و لە توو لە عمریشتانە یەک دێڕ کوردایەتیدان نەهۆنی گەسەوە. با ئینسان درۆ نەکاتێکی خۆیان چونە فەسادە لە ئەم دروانە تێ گشتی درۆ ئەکاوە یەکتری. گشتی لەبەرەوەی موچەی دەرکەوێ ژێ ئێمە شۆڕشمان نەکرد وامان لێبێ کورە تۆ کەی شۆڕشە کردگە تۆ خەریکی خواردنەوە بووی لە سەر چنارە چارەکە سووریت ئەکردە خوارەوە تۆ خەریک بووی کازم ساهرە گوێ ئەدا و عشقە ئەکرد بۆ خوەت و جاش خەفیفە بوویت و پاڵەدا و کوات و شۆڕەشە کردگە بە هەرکە ئەگەن ئێژێ ئێمە شۆڕشمان کردگە تباشاکە ئێمە نایڵین ئەم فەسادە بکەنە ناوە زەهنە ئێمە ئێوە شۆڕشتان نەکردگە تۆ ئەزانی منیش ئەزانم خۆتانیش ئەزانم گەواه ئەوە ئەمەسەکە ئێوە ئەوەنە بەرهەمتان بۆ کۆمەڵگای کوردەوار نییە. یەک دێڕبێرن سەبارەت بە کۆمەڵگای کوردەوار قسە بکەن و ڕەبتی بە کورد بوێت. یەک دێڕ ئەوە نیشان ئەدا تۆ شۆڕشوی بزانە من 1400 ساعت دیبێتم کردگە لەسەر کوردەوار. من کرماشانی مەها لەسەر تۆ خەریکم قسە ئەکەم. ئێمە شۆڕشە کوردین بست بە بستی ئەم سەرزەمینە تاک بە تاکی ئەم سەرزەمینە ئێمە بەشێک لە ئێمەس و ئێمە بەشێک لە ئەوین و کارمان پێهێز. قسەی دەربارەکەن قسەمان هەسە چیشەوە بیکەین. بابێنە سەرە تۆ پەس ئەمە ئەمریکا ئێوەی ڕاپەڕان و هێزە ئەمریکاتان لە پشت بوو. بزان تو هاتی درۆ کرد و تو نەوشیروان مسەفای بۆ گەنفرە پیاە مهمێک و تەنزیماتی خستەڕێ و زم ناکۆ زەماوەن بکە بزم ناکۆ زەماوەنە زەماوەن بەرێ بتاشە زم ناکۆ هەوو زم ناکۆی خستووە ڕێ بۆ بەرتاشین. یەکشێتی پارتی ئینقلابیان کرد ئێوە ئینقلابتان کرد. ئێوە هەستەمان بوو شانۆکان لە ناوە شار و شانۆکان وەکو شارە زەردەواڵە هاتنە دەرو ئاڵۆزیان و کۆرە بڕ کۆی کەرەوەمەرتیکەی درۆزن.
ئێوە جاشەکان ڕاپەڕیون و خەڵکیش پەلامار ئەسڵحەیدا و داخ لە دڵ و دەست بۆشێنێت 4-5 ڕۆژ مانگێ 4 مانگزات تا نەبڕۆنە ناوە شارەکان وتان نەوەدا و کیمیا باران نەهەڵە بجت تکرار بێتەوە. عێراق لە جەنگی هاوپەیمانانە و بەزی بەڵێ هەلێکی باش بوو کورد بتوانێ مەرجەکانی لەو دۆخەدا بسەپێنی. مەرجەکانی چ بوو؟ کورد. بۆ لە گرایژی کورد کێز تعبیر لە کورد کێز تۆ یەک دێر تعریفە نەکردگەسەوە کورد کێ کورد یعنی مامجەلال، کورد یعنی مەسە بارزانی، کورد یعنی کێ پەدەر سوختە ئێوە بۆ بەناوە کورد قساکەن. کورد مەرجەکانی بسەپێنێ. ئەوە ئێمە بەناوە خەڵکە کورد ئێژین کورد مەرجەکانی چییە؟ کورد لەگەڵ نظامە ئینقیادا دەرکەوتگە. ئینسانە کوردی یعنی ئینسانە تاغیە یاغی و لەگەڵ 4 کۆرپۆریشنە جوولەکە سازە عێراقی، ئێرانی، تورکی وە سووریا دەرکەفتگە و لەگەڵ عومالی کە ئێوە بن. کورد یعنی کێ؟ کورد. بۆ لە گراوی تۆ کورد لەولاوی تۆ یەکێتیە نیشتەمانی، لێو داوی تۆ پارتی دموکراتە کوردستانە عێراق، لێو داوی تۆ کوردی عێراق. ئێژی کابرا و سووریە و حەقینی قسە بکە و کاورا ئێرانی و پەیمانە حەیدەری و حەقینی قسە بکە و لێ لەگرا بەناوە من و قسەکەی کورد هەلی بۆ ڕەخسە. کورد هەڵی بۆ ڕەخس نەوەڵا دوو دەسماڵە هەڵی خستەوە بۆ ڕەخسە. بەڵام لەبەر 4 هۆ بەرەی کوردستانی دانوستانێکی سەرکەوتووی نەکرد. ئەرێ وەڵام خازنەیان تاشی و بەرە کوردستان، بەرە کوردستانی خازنەیان تاشی و نەیتوانی و بەڕاستی و یەکەم لە جەنگەکەدا هاوپەیمانان ئاگربەستیان قبوڵ کرد و لە دانووسانی چادری سەفواندا ئەمریکا ڕێگەیدا سوپای عێراق هێرش بکات و کۆپتەریش بەکاربێنێ. بەش کۆپتەر بەتان خوا کۆپتەرەمان خوا دەخۆیەوە کە کۆپتەرتان نەکردە خوارەوە قارەمان بووبن و گشتارێکی کۆپتەرێکتان خسکەسە خوار و بەنەفەرێک و 2 نەفەر و پەلامار دنیاتان داگە و ئێوە گشتان قارەمان وگەن. ئێستا ئەمریکا چوو وەڵا بابا ئەمریکا هات ئاگربەسی کە لە نایەمە و کوڕە نەوین. دیتە ئێوە ئەو کوڕە نەون، دیتە ئەو کوڕە نیەن، دیتە جامعیشتان ئامادە نەکرد و دێڕێ مەتنە ئینقلابیتان نەبوو، دێڕێ تاریفە کورتان نەکرد و دیتە تۆ قەرارگای ڕەمەزان دروستی کردگە، دیتە ئێوە دەستگای ئەمنیەتی ئیسرائیل و ئەمریکا و دوڵەتانە مەنتەقە و بریتانیا دروستانی کردگە لە عەبدولسەلامی بارزانۆ تا ئێستا. بۆ دروستکریاگەن بۆەوەی کورد نابودکەن. دەئیستە هۆی ئەوەرتان چ بوو؟ ئەمریکا وڵا ئاگربەسی ڕاگەیان ئیجازەی دا سەدام پەلامارماندا تۆ دێخۆ ئێوە قارەمان بوون و شەڕێتان کرد و ڕاپەڕی بوون و دەستان وەشاند و بەریشتان تەشکیل دا و وەکێ. 2 شێعەکان هەڵەیەکی گەورەیان کرد. پێش ئەوەی هاوپەیمانان سەدام بڕۆخێنن شێعەگەریان سەپان لەسەر ڕاپەڕینی ناوەڕاست و خوارەوەی عێراق. درۆزن ئەوەنەی شێعەکان بە بەربین تۆ سەوز بووێ. ئەزانی بۆ ئەی ساڵە 2003 بۆ ئەم کارەی کرد. ئەمریکا ساڵە 2003 و قەشەنگ و سەدام حسەینی خست و لە سینێکی تەڵادایە دەسە ئێران و هەرچی ئەمامەوە سەرە شیعەی حیزە پێپەتیە چوو بوو بە حاکەمە بەغا. وەکو کێ؟ وەکو بنەماڵەی حەکیمە حیز و ئێوە، وەکو بنەماڵەی سەدرە حیز و ئێوە، وەکو سپاهە بەدرە حیز و ئێوە، وەکو تەمامە ئەو گەوادانەی وا لە قەرارگاهەکانە مختلفە سپای پازدارانە ئاموزشیاندا و تەبدیلە بە سپا بوون. و ئیمڕۆ وەکو هادی ئامری، وەکو عەلاوی، وەکو نووری مالکی، وەکو تەواوە ئەو حیزانەی وە شیعەی ئانوسیە ئێرانی دروستی کردن. ئەی بۆ 2003 خستی. ساڵە 91 ئەمریکا بابا ئەمریکا سەدام حسەینی لە بین نەوەردەزانی بۆ ئەزانی لە چی ترسیاوە تۆ ئەوە نایژی؟ لەبەر ئەوەی کە ئێران لە ئەوجە حیزیەتیا بوو. سەدام ئێرانی خەساند و دەوڵەتە جمهوری ئیسلامی چەک و ئەسلحەی نەمابوو، پێگەی مردمی نەبوو، کوشتارێکی فرەی لە سیاسیون کردبوو.
ئەگەر سەدام حسین نەمایە سنی عێراقی ملی بە شیعەی گەواد نەئەدا بۆنە خوێن ئەهات لە نێوانە عێراق خوێنەکە تازە بوو سنی عێراقی نەئەچوە ژێرە بارە دەخاڵەتە ئێران وە شیعەکانی عێراقێک لە سنووری ئێرانەوە هاتنامدی و قبوڵ ناکرد لذا عێراق ئەژڵەژا عێراق کە ئەژڵەژا گڕە ئەم ئاگرە ئەکەوتە گیانە دەوڵەتە ئێران و ئەمریکا لەگەڵ ئێران بەری پەیوەندیا سەدامی خەسان چکۆلەی کرد و گرتی تا ئێران بەهێز بوێت و قودرەتمەند بوێت و خۆشەی بکات و تەڕی بکات و بیماڵێت و یەواش یەواش ئێران بتوانێت لە 2030ەوە تەپە مستەقیم باتە سەر عێراق گرتە مەلا کەمتار ئاپێدێت لە ئەوڵەوتم لە یانی بوو لە بەختیار گرتە دلیلی ئەوە نەبوو ئەمانە شیعە بوونە ئەمریکا حەز بە شیعە ناکا ئەمریکا خۆی یەکەم جار چووە دەست بووسە ئایەتوڵا سیستانی حیز گرتە مەراجع تەقلید الشیعە بازووی جوولەکەن لە منتەقا گرتە مثل ئەمریکا نەیدا بۆ خاترەوە ئەمانە شیعە بوون و بوونە شیعایەتیان نە ئەمریکا نەیدا چون ئەگەرە ترازانە ئێرانی تیا بوو چون ئەگەرە ئەوەی بوو دەوڵەتە ئێرانی نابود بێ و ئەم کارەی نەکرد دیتە تۆ لەگەڵ خەریکی درۆەکەی ئەها قسەکانە من بنەمایان هەزوو لە قسەکانە تۆ بنەمایان نییە تۆ ئیستە دەلی لە هاوردۆ و تۆ ئەمریکا ئەم کارەی نەکرد لەبەرەوەی شیعەکان شیعەگەریان سەپاند ئەی ساڵ 2023 چیان کرد قەحبەگەریان سەپاند چیان سەپاند شیعەکان چۆن چی هاتۆ ئامری نەهاتۆ سپای بەدر نەهاتۆ ئایەتوڵا حەکیم نەهاتۆ ئەمانە نەهاتنۆ ئایەت عەلاوی نەهاتۆ نوری مالیشی نەهاتۆ هادی ئامری نەهاتۆ مقتدا سەدر نەهاتنۆ بەچەکانە ئێران نەهاتنۆ بەچە جوولەکەکان نەهاتنۆ بۆ درۆکەی دێ ئەم استدلالی تۆ ئیشەی لەگرا یا تۆ لەوێ درۆ بکەی یا لەگرا اتفاقەکە بکەوێت کە من دەلیلم بۆ تۆ هاورد ئەمریکا نەیکرد لەبەر خاتری ئەوەی ئێران زەعیف بوو لەبەر خاتری ئەوەی خوێن لە بین ئێران و عێراق تازە بوو و عەرەبە عێراقی نەچوە ژێرە بارە ئێرانی و هەر نیروی لە خاکە ئێران بێتە ئەم دێوە حاڵیت بوو وەلی قەشەنگ مەوازنەکەیان گۆڕی خەساندیان گشتیان خەسان تا دەوڵەتە ئێرانیان بەهێز کرد پاش عێراقیان خستە باوەشی حاڵیت بوو گرتە خاسە سێهەم استراتژیکی سیاسی عسکەری ئیداری تۆکمە لە نێوانە هێزەکانە بەرە کوردستانە نەبوو ئەی لە دوایە چی بوو کوردستان هێزەکان هێز هەشتێکە گەڵدەڵپن هێنێت متجاوز درۆزنە بۆ گەنیک بووگنەوە هێزە کوردستان ئۆکەی گەڵدەڵپن بۆیە لە یەکەم هێرشە سوپای عێراقدا هێزە پێشمەرگە لە کەرکووک و هەولێر و سلێمانی و دوهۆک تێکشکان خەستە نەوی کەڵەو کۆشتەگە تێکشکان کورە تۆ هەر شکانە بە خۆت و نەدی تۆ هەر دەرچووی دامنوەیتە میگ پفە لێەکەن لەو دی و مەرز دەرتێی خۆ من زووتر وتم ئێوە چیمەندان نەهێشت بوو بە سنوورەکەی پێنجوێن و ماڵ تاواوێ هەر ئەیان و فیق دەبا بەها یاڵا بەرەو سنوور دەی تۆ ئاوا شەڕە کردگە ئاوا قارەمان بووکی دەی لە چوە تۆ مقاومەتە کرد دەی لە هەولێر شکیایت و لە زاخۆ شکیایت و لە سلێمانی شکیایت و لە دوهۆک ئەمە هەر تێکیاندای تۆ هەر تێک ئەدری چای شیرینی تەنها لە شەڕ کۆڕێ و ئەزمەر بەرەنگاریان کرد سەرکەوتن چۆن بەرەنگاریان کرد ئەی ناوسکیان بڕیاو لە کەرکووکا بیکەن کورە ئەمە بووگەسۆ تەئاترە حیزانەکەی پردێ و کەرکووک مەرتی کە ئەمە گشتی شانۆگەری دانریاگە تەنزیم کریاگە ئێوە هاتکن ئێمە نابودکەن بازیەکە ئەخونجنن سێ محافزەیانداگەوە دەستان و ئێوە بوون و نوێنەر کورد و حیزە بکەن بەسەر ئەم قەومی ئێتنیکی کووردا ئێوە ئەمە شانۆ لە خواکۆ لە چیە لە ئەزمەڕا شەڕمان کرد مەرتی کە کورە بڕۆ کۆی کەرۆ دەی تۆ ئەهێلگە بڕیاو لە کەرکووکا بیکەی
ئەوە چۆنە لە ئەزمەڕان نەشتیای لە کەرکک شتیای ئەوە چۆنە لە کەرکک شتیای لە پردێ نەشتیای کڵاو بەردار تۆ قەرار و گەم سناریۆ ئەم تەعاترە بکریت و لە ئەزمەڕا و مقاومەتێ بکەیت تۆ هەروتیان فیک جەمعیەت لە کوردەوار داگیرکراو لایەن عێراق و نەما حەشیمەتیتی هەنەما گشتی شوە سەر سنوورەکانی ئێران و تورکیە وەکو مۆسکۆی سەردەمە ناپلۆنی پیادەی سەدام حوسێن بەسەرکیەوە حکوومەتکە کەس نەماکە چی بکە لە سلێمانیا خۆی بە ئابا بکە ئەی کێ کارەبا دروستکە و ئاو دروستکە و نان دروستکە و نان بێریت و ئاو بوات و کێ بێریتی کەسی تیان نەماگە من ئەمانە ئێژمێوە بفەهمن ئەمەنە گشتی تەعاترە تۆ بزانی ئەمانە کی هاوردگنی ئەمانە بابا ئەمریکا هاوردگنی ئێران هاوردگنی عێراق ئەمەنە گشتیان دەستیان وا لە ناوە یەکتریا بۆ ئەوەی ئێمە نابوودکەن ئەمە گشتی بازیە وەڵا لەوێ چارمان نەکردن و لە لەگرا چارمان کردن کۆڕە بڕۆ کۆی کەرۆمەرتیکە خۆ ئەمە بێن بە هۆی چوارم قەشەنگە چوارم هێزەکان و زۆربەی بەرپرسەکانی بەرە کوردستان ئەمانە گشتیان بەرە کوردستانن دوای کوردستان نیەن وەلێ تاریخ سابەتی کردگە ئەمانە دوای کوردستانن هێزەکانە بەرە کوردستان بوەخشن خەپ هێزەکان و زۆربەی بەرپرسانە بەرە کوردستان یانێ بەرەی کوردستانی تاڵانێکی بێڕادەیان کرد دێخۆ لەگرا دەرکەوەیەوە گشتان بەچکە دزن تاڵانێکی بێڕادەیان کرد دەی هەر هێزێکیش تاڵانی بکات گیانی قوربانیدانی لاواز دەبێ کورە مەلا بەختیار من زووتر وتم تۆ دزی ئەەکەی لەبەرەوەی حیزی بکەی یەکێتی و پارتی دزی ئەەکەن حیزی بکەن تماشاکە بەچکە یەکێتی و بەچکە پارتی تێ لەم دیبیتە جمێن وە منەدا خۆ من جێژم کورە بچۆ بەبەم تۆ نێتە و حەدە لە بەرامبەرە منا بویسی تۆ دزی ئەەکەی لەبەرەوەی حیزی بکەی هەڵیت بوو دزی ئەەکەی تا حیزی بکەی تۆ ئەمە ساڵە 91ە لە شاخ و هاتکیتە خوار و بۆگەنە پەهەنە شاخ ئەدەی تۆ ئێژی لەو قەندینە لانە ڕقەمانە خوارد وەخت و سکمان دەربێ بۆ کورد دا وەزیکیتە خوار و مەرتی کە خەریکە تاڵانکردنی تۆ چیت کردە لەو شاخە تۆ نەڕۆڵەی ئینقلابی و دروست کردە نە ئینسانە مبارزە دروست کردە نە شەڕکەر و فەرماندە و ژەنەراڵە دروست کردە مشتێ چەتەی برسی درۆزنی بۆگەن پەلاماری و شاختانەداگە هاتک نەخوار و ئیسە چەتەگەریەکەن خواتی ئیژیتی خۆ من نایژمی ئەمە تۆ خواتی ئیژیتی ساڵە 91 دەی چۆن لێو دوایەوە ئەمە بە گەورەی و پێشمەرگە و مقدسە و یەکێتی فرە حیزە قەشەنگێکە و پارتی فرە حیزە قەشەنگێکە ئەفرۆشنەوە بە خەڵکی چۆن ئەمە ئەفرۆشنەوە دە ئێوە دراکەم تۆ معلومە بە چی مەشغوڵ بووی تۆ بە دزی و بە حیزی و بە جاسووسی و بە بێشەرەفی و بە گەوادی مەشغوڵ بووی بۆیە لە یەکەم ساتە نە قارەمانی لێ دەرەکەوی نە شجاعەتە لێ دەرەکەوێ نە ژنراڵێکی گەورەی نزامی تواتیە حیزێکی تەواوی هاتکیتە خوار و تاڵانکەیت و تەجاوزکەیت و دەی هێزە قوربانیدا تو حل لە ئەوەڵیش و قوربانی نەتوانی گەبێ قوربانی چی شتە چی براکەم ئێوە مشتێ دز و حیز و گەن دائیمەن لە کاسبیکردنە شۆغڵتان ئەمە و گەسە شۆغڵتان ئەمەسە مەشغوڵیەتتان ئەمەسە لەو دۆخەدا کە وەفدی بەرەی کوردستانی سەردانە بەغایان کرد سەددام لەو پەڕی لاوازیدا کەچی ئامادە نەبوو لە دان و ساندا ڕێکەوتنی باشتر لە 11 ئازاریش بکە بزانە هەر خەریکە ئێژێ سەدام لاواز بوو بەڵام کەس دان و ئێمە نانێ چون ئێوە ئەسە قەرار نییە داندان پێ بنرێ ئێوە لە ڕۆژە ئەوەڵ وا دروست کریاگەن
بين شكست بخينا دەروونە ئێمە تعبیری لە کورد بکەن بەناوی خائن، تعبیری لە کورد دروستکەن بەناوی دز و درۆزن، تعبیری دروستکەن بەناوی شەروال پڵیتە، تعبیری دروستکەن بەناوە دوا کەوتک حاڵی نەبوو لە دنیای ئیمڕۆ فاسد. تەواوە ئەو چمکە فاسدانە وا لە ناوە مێشکە مردمە ئێمە ئێوە کردتانە ناوە مێشکیان. ئێوە بۆ ئەم مردمە خەسیاگە، خاس خەسیاگە. ئەی سەدام حسێن بۆ ئێوە ئەوێنێ دەی ڕاوتانی نیا و پاڵی پێتان و نیا و بۆ ئێوە ئەوێنێ نەوفلای زۆنە ئەمەم المتحیدە دانریا و تەواو بڕیاوەی تر تۆ بۆ دانووسانی ئەەکەی، دانووسانی ئەەکەی کە چی بوێت؟ بابا ئامریکا و حمایەتر لێکا و فڕۆقی بۆ دانیاگە لە ئینجرنیکۆ هەڵاسی بۆ دانووس. ئەمە گشتی شانۆس بۆ کێ؟ بۆ ئومەت و کوردی. ئێمە گشتمان تەماشا بکەین ئەم شانۆ بوێنین. لە دوای ئەو دۆخەوە تەنها لە دوای ڕووخاندنە سەدام دەواازەیەکی بێوێنە بۆ دانووسان و دابینکردنی مافی کورد کرایەوە. لەو دۆخەشدا ساڵە 2003 ئەمریکا و بریتانیا پشت ئەستور بە بڕیاری ئەنجومەنی ئاسایشی پاراستنی یەک پارچەی خاکی عێراقیان سەپاند. مەلا کەمتاروا لە بیرتا لە ئەووەڵە دیبەیتەکە باسە فیلمە هامونە داریوشە مەهرجوویم کرد. وتم هامون عاشق زەرق و بەرقە سەرمایە داری بوو. مەحشید هەیکە لە زەرق و بەرقە سەرمایە داری بوو. تۆ ئینقلابی نهێی خۆ بە زەبرە ئینقلابی خوەت متری خاکە بەدەست نەهاوردگە 1 سەنتیمتر لە مێشکە ئینسانە کوردیە نەچووگیتە سەر بەرەوە. لەگرا ئەمریکا بڕیاری داگە سەروەریە عێراق بپارێزێ، تۆ بنە تەزویحە بڕیا. ئەی تۆ چکارەی حیز، ئەی تۆ کیا؟ ئەی تۆ بۆ خۆتە ئەفرۆشت و بەمە لە ئێمە و ئێمە شۆڕشمان کردگە و هەنێ قنگپان تێری بەناوە پێشمەرگەهای دێرینە و تەختە قنیانێکیە مترێپانە و ئەو ساڵە و لەوێ و قوناسیەکەم وە دۆس و فەڵق و لێمدا و کشتم و جەشیە پەلامارمی دا و بۆ ئەم تڕەتڕاکەی دەی تو معلوم بیستە بابا ئامریکا ئێرادەت بابا ئامریکاس، بابا ئامریکا مەوجودیەتی پێداگە، بابا بریتانیا مەوجودیەتی پێداگە، گەورەتی کردگە ئیجازە پێنەدا زاتە نییە حەپە بکەی. دەی تۆ چۆن شۆڕ تۆم بەمەیژی شۆڕش لە بەرامبەر کێ؟ دی تۆ کەی شۆڕش گەێڕی؟ تۆ کارمەندێکی حیزی وا ڕئیس ئیجازە نادەنەوە زیاتر بڕۆین. بزانە ئەمانە معنای شۆڕش معنای هەست، ئینقلابیگەری معنای هەست، کورد معنای هەست. ئێمە خۆمان بەدەستمان هاوڕگە تۆ چۆن بەدەسا هەر تێتان ئەگیرەوە منیژن بڕۆن لادەیەکی لای خۆتان ئازادکەن کە تۆ قارەمانە نییە فاسد لە فاسۆلیا و لە ناوگەڵ کولیا گشتان سوزاکی بووگن. گەشتتان دووچارە تەپشە قەلبووگنەوە لە قورسە وایەگراتان خواردگە خوێڕینە. دەیخۆ تۆ ئیستەیژی ئەمریکا و بریتانیا ئیجازەیان نەدا، دەی توش بە ئەمریکا و بریتانیا بدوتایە من لەگەڵە تۆیان نییەم، باوک ساحێوت دەرتێرم، لەگەڵ سەدام ئەدەرکەوە لەگەڵ نیشا دەرکەوە بیسمیللا. ئادەی دەی چۆن تۆ مەرجەکانە خۆتە نەدا ئەمریکا تێتی گیریا بوو مەشەیە حملەی بکردایە سەدام حوسێن دۆستی گەرەک بوو خەریک بوو بەرەی تەشکیلەدا حەیزە نادرۆست. تۆ بۆتەکە ئەمریکا کەوتی تۆش بە مەرجۆ بکەوتایتێتەکی ئەمریکا. من بەو شەرتە تەکتاتێم کەرکووکە بۆ ئەگرم کە دانیشتمە ناوی هەنە خۆمە ناڕۆمە دەرەوە. ئەنا منیش وەکو سەدام حوسێن تا ئاخرین فیشەک شەرتان تەکاکەم نادرۆست نایکەم ئەم کارە ناکەم. بۆ نەتان کرد ئەنتەر بە پێش چاوە دووربینەکانت جەهانە و خەڵکە هاوردووە خیابان ئەنتەری ئەکرد پەرچەمە بریتانیا و ئینگلیسە ئەگەر خەڵکەوی سنکیۆ مستر بلێر سنکیۆ مستر بوش سنکیۆ مستر بلێر سنکیۆ مستر بوش مای تۆ ئەم کارتە نەکرد ئەنتەر. دەی تۆ سیاست سەراوێتەوە، تۆ بازیە دانووسان ئەزانی، دەی تۆ قنگە کردگەسەوە بۆ ئیاڵەتە متحدەی ئەمریکا بۆ سوارە قنگە نەوێ بۆ نەوێ
بابەجان ئێوە تۆهین ئەکەن بە شعور ئینسانە کوردیە خۆتان وە قارەمانە فرۆشتنەوە مشتی قول پەرانتزی گەڵگەنیگە تەختە قمپانە فاسد جوولەکەن تەپتان ناگەسە سەران مەردمە ئێستا بابا ئەمریکا ئەجازەی نەدا ئەجازەدا شەو بڕۆنە باوەشە ژنەکانتان یاشی دەورە ئەوەڵ خۆی بچێ ها چۆنە هایشن ئەوسا هەنێ ئاغا و ماغا بوون کە نیشک شوویە کردیان و دەورە ئەوەڵ هەنە خۆمانە ئیجازەتان پێدا بڕۆنە باوەشە ژنەکانتان فکر ناکەم دەورە ئەوەڵێشی خۆیان بڕۆن وەڵاو ئەو ڕۆژە و شەوە پەردە بوو وەڵا چی بکەین نایەن هێشتێمە بڕۆین بۆ لای بووکەکەمان خۆیان چوونە ژوور و زەحمەتیان کێشا و بووکێنیەکان تەواو کرد ئەرەی ئامریکا وتی تەواو کرد مارتیکە دێتو چۆن وە خۆدێجی زاوە دێخۆشەوە پەردە ئەمریکا چوە ژوورۆ تۆ نەچوویتە ژوورۆ ئخدا ئێژێ پشت ئەستور بە بڕیار ئەنجومەنە ئاسایش پاراستنی یەکپارچەیی خاکە عێراقیان سەپاند بە کێ سەپاندیان بەسەر قمەتۆوە سەپیا دەیتوت کام مقاومەت کام فیشەک کام پەلامارە پۆل بریمرەدا کووا لەگەڵە هێز و هاوپەیمانانە دەرکەفتی چۆن دەرکەفتی ئەمە تو بە خۆت ناژی شۆڕشکورە بابگیاندانەی حیزب دموکراتی حیزیان هاورد و پرسیاریان لێیان کردیان و ئێوە بۆ ڕێکەوتکردنە کە سپای پاسدارانە ساڵە 1996 ئەیوە دۆخەکە زۆر خراپ بوو ئێمە لە ژێر تۆپبارانە جمهوری ئیسلامی ئابووین ئێمەش جوامانداوە کورە کاورای مەرتیکە دەیتۆ خۆت بە خۆ لە جبهەی شڕان نقڵۆنەوات بەش ناکەن نقڵە ترشی و شیرین نادەن دێ هەر تۆپ ئەتەقێن و فیشەک ئەتەقێن و یعنی چی تۆ حیزە دوو تۆپیان تێگرتی چووی مزاکرە کرد تەسلیم بووی دەیتۆ بۆ ویتە پێشمەرگە و قوڵە پانکردگە و سیلاحی ئەەکەیتە شان و مشتی قوڵە ئەدەیتە دواوە نارنجۆکی ئەوە سیتەقەی خۆت دەیتۆ لە ژێر یەک فشار واتە تۆ هەرچی فیشەکە تەقانگە فیشە چۆڵی و سەر جادەی شۆستە بووگە خۆتوشەڕە نەکردگە وڵا ئەمریکا بێچاری ناکەی ئەی حیزە دەیتە بۆ دەسەداگەسە ئەسڵحە دەمە تۆ نایژی من شۆڕشم دێ حتممە یە ئێرادەی لە خۆتا ئەوێنی کە کاورایەکی گەورە پەلامارە با مشکلی بۆ دروستکەی تۆ بۆ مشکلی بۆ دروست ناکەی لاو ناتوانین و چاری ناکەین وخوا دەی تۆ غەڵەت ئەەکەی بە خۆت ئیژی شۆڕشیە بێجا ئەەکەی ئیژی تۆ شۆڕشویی بابا ئەفەهمن فەرقە ئەمانە ئەفەهمن ئەم حیزانە بەمانە ئێمەیان خواردەکە کاورایەژی من لە ژێر تۆپبارانەوە مزاکرەم کرد هەیداوەشی ئەی تۆ بۆ پێشمەرگەی دەی تۆشی لە ژێر تۆپبارانەوی نە لە ژێر بیاگراباران وەڵاو چی بکەین و خواهڵی ناگرێت و دۆخەکە ئارام نە و ئەسپایی نەبوو ئێمە بیوەینەوە ئەی دەیخۆم من وەمەزانی ئیستە تۆ دنیا بێتۆ ئاگر بەسەر تا قەچەی ئاگرەکەی تۆ بۆیە پێت ئێژن پێشمەرگە و ئەم چۆنم پێشمەرگە حیزەی تۆ ئەوەنە مقدەسە چی کردام حیزە کامەسە هیچ دەمە تو خۆت ئێژیتی ئێمەگە ئێوە نایژن شەو ڕۆژ لەم تەلەڤیزیۆنانە و ئەو ڕۆژانە وا ئەم ڕۆژانەیان دروست کرد کامەسە ئەو ڕۆژانە ئەم ڕۆژانەیانە دروست کرد و ها لەوێ و لەو دۆڵە و ئالەوێ و دووربینم خست و ئالەوێ و تەقەیەکم کرد و فەش ئەیکوا بۆ تەقە نەکردیتر وەڵا ئەمریکا سەروەری عێراقی سەپان ئەمریکا غەڵەتی کرد سەروەری عێراقی سەپان ئەمریکا بێجای کردەکە باوکە گەوادە تۆ سەپاندی ئەی تۆ چکاری لەو سەرزەمینە تۆ چکارە بووی چۆن مقتەدا سەدر ئەتوانێ شەڕە ئەمریکا بکات و ئێژی مقتەدا سەدر بەچە ئەمریکاس ها بابزانی وەلی ئەو ئێژە من شەڕە ئەمریکا ئەکەم تۆ ناتوانانی شەڕە ئەمریکا بکەی حیز کاورای فەلوجەیی بە تاکێ لەعنۆ ئەڕویە بەرامبەر تانکەتی ئابرامز ئەمریکایی ئەوێسیا بە بگیکەسی تەقەی لێیە کرد تۆش قم کردو سەر و لا ئەو کەس چاری ئەمریکا نۆکە بووی تۆ نۆکەرە ئەمریکا و حیزە ئەمریکا جبهە نەبوو نەکەویتە بەرە ئەمریکا کاورای حیز شۆڕشە کوردی بگین ڕێگەیان نەدا دانووسانە کورد
جگە لەسەر چارەسەری ناوخۆی عێراق چارەیەکی دیکە باس بکرێ باوە تۆ لەگرا بۆ ئەی وەسیتەوە بە کورد حیزە کوڕە حیز ئەگرا کێشەی خۆتانە کێشەی جەلە وەرگەس و مەسە خوشکەڵەس و ئێمە کێشەی ئێوەس کێشەی کووردە ئێوە چووگنە ئەوێ خوێڕیگەری خۆتان بسەپێنن کوڕە مەلامەچای حیز کوڕە بارزانی حیز ئێوە بوو ئەمە ئەکەن بە ناوە کورد ئەمریکا وتی و ئەمریکا غەڵەتی کردە کە باوکە گەواتە تۆ غەڵەتە کرد ئەمریکات هاوردە ناوە خاکە ئێمە کوڕە حیز تو بێجات کرد ڕێگەیان نەدا حەلیکەین نابەڵێ وڵاتۆ سەندە تو خوا مەمان کوژن ئێمە مافمان هەز ئینسانین ماف لە زەربە دەسەوە تێتە دەرەوە وەختی یەک لە دوای یەک مەرەنزە ئەمریکاییت ئەتۆپان لە خیابانەکانە سلێمانیا ئەمریکا حساوە کارە هاتە دەستی گووی باوکی ئەخوارد لەو پەڕە دنیاوە پەلامارە سەرزەمینە ئێمەی داگە تەکلیف بۆ ئێمە مشەخەسەکە ئەمریکا غەڵەتی ئەکردە کە ئەجدادە گەوا دەتوە بێشەرەفە حیزە کوڕە حیز دەی تۆ ئێژی من شۆڕش بووگم کوڕە خەر تۆ نایژی من جاسوسە FBI وگم کارمەندە موساتم کارمەندە وزارەتە ئیتلاعاتە ئێرانم تۆ ئێژی من قارەمان ئەم مردمە وگمە حیزە کوڕە حیز دەئیستە تۆ حەل لە ئێمە سیمای حیزیەتی دەرەخەی تاڵانکەر و دز و حیز و دەرچووگ و وەڵاو برا و ئەمریکا و ئیجازی پێمان نەدا دەی شەڕەگردایە دەی بیست دانەمارەنزە گەوادا ئەمریکایی بتۆپاندایە قنگە کردو بۆیان لە هەولێرێ بێن سوارە قنگمان بوون فەرەخواشە سەنکیو مستر بوش سەنکیو تۆنی بلەر سەنکیو مستر تۆنی بلەر چاومان تێدانەوە وەکو ئەنتەر هەڵتانە خستۆ بۆیان حەیا و حیسیەتان دە ئێمە نەهێشت بوو نادروست وەڵا بەرمە نەیان هێشت و بەرمیان پیان گرت بە هەزار حاڵ ڕازی بوون بە زمانە کوردی لەسەر پاسپۆرتی عێراق و تابلۆکانی پارلەماندا بنووسرێ مەڵا بەختیار گوێ بگرە ئێمە لە ڕۆژە ئەوەڵە وتمان کورد مەفهومە ئیتنیکی قەومی نیە و ئەمە دەوڵەتانە کۆرپەرێشنی و نظامە جودۆ کریستیانیتیە کە گەرەکێسی لە کورد مەفهومە قەومی ئیتنیکی دروستکە بە ئێلێمانە زوان کوڕە حیزوانە کوردی چێشەکڕیە ئەو زوانە حیزە سەوا ئیستە تۆ پێت نووساگە ئەوە کوردیە ئەی ئەمە من قساکەم چییە ئەمە ژاپۆنیە کاورای لە ڕۆسانی قسەکە چییە کاورای لەکە ئیلامی قسەکە چییە بەرەزیلیە تۆ چۆن کوردی زوانە کوردی دیتە ئێوە مەئموریەتان ئەمە بوو ئێمە بکەنە قەوم ئیستە ئەمە گشتی فیلم بوو شانۆ بوو تۆ بڕۆیتە ئەوێ بێژی کورد زوانە ئەوە نییە بەرمانە ناوە پاسپۆرت ئەوە نییە بەرمانە ناو پارلەمانە عێراق مەرتیکەی حیز تۆ بە ئەم زوانە پێی ئێژی زوانە کوردی قنگە بۆ دنیا کردگەسەوە حیزی خوێڕی تێهەڵدریاگی تەجاوز پێکریاگی گەوادی بێشەرەفی دەی من زوانە ئاواکە مناوە توانێت فلاشی پیاکێشم زوانێ وا شکۆم پێ نەدا وا تعبیر لە گەورەیم نەکاتەوە زوانێ کوردی حەفز کردگە حیزە حیز چیەکەی وە کوردی لە شەوە پەردەیانە ئاوسەوی ئەخچ و خۆشە و تنتن و یەواش و سوکسوک و مەکە و کەسافەت زوانێ کوردیمان سەپاندە ناوە پاسەپۆرت ئەمە بوو گەسۆ دەساکەوت ئەوە وا کەوت کەسە مشتیان نیاگیانە ناوە مشتیان ئەیچی خازمیانە ناوە مشتان وەڵا دەسکاوت چووگە زوانێ کوردی معلوم نیم زوانە کوردیە لەکوێوە هات کە زوانێ کوردی هەڵبەتە چەسپاندنی فیدراڵ لە دەستوردا هاوکات مادەی سەوچێت لە دانوستاندا سەرکەوتنێکی گەورەتر لە بەیاننامەی 16,000 بوو خەسە نەوی
فرەقەشە و بەڕاستی و شانۆکە واسە و ئێوە ئەم زوانە حیزە بێرن و بێژن زوانی کوردیە و مافیە کورد هەرەمە بوو ئەی خێنە ناوە پاسپۆرت لێو دوا ڕۆنیژی عێراق پارلەمان فیدراڵیە فرەقەشەنگە لێودا مادە دانووسان مادەی سەوچلی تێخێن خۆ ئەوێتۆ چی؟ ئەوێتۆ چی؟ تۆ کوردەکرد بە عێراقی کوردەکرد بە عێراقی سوپایش نەمابوو دەستگای ئەمنیش نەمابوو هەچێ نەبوو ئامریکای هێزێکی داگی کەریبیانی بوو هاتووە ئەو سەرزەمینە خۆ دەی مادەی سەوچل بووە چی چووە چاڵە چاو باو کرد جایسە بام تیکەی ئاخرە بخوێن و خێری مهمە تیکەی ئاخرە لە دوای نووسینی دەستور ئێستا 15 ساڵە تێپەڕیوە جارێکی تر کورد و بەغدا لە دانووسانێکی گەری هەستیاردان ببەخشن من تیکەیەکەم قرتاند لەو تیکە ئێژێت لەو دۆخەشدا لە ساڵە 2003 ئەمریکا و بریتانیا پشتە سوود بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش پاراستنی یەکپارچەیی خاکە عێراقیان سەپاند ڕێگەیان نەدا دانووسانەکان و کوردجگە لەسەر چارەسەریە ناوخۆیی عێراق چارەسەریەکی دیکە باس بکرێت تەنانەت دژی ئەوەش بوون کە کەرکووک و خانەقەین و ناوچە کێشە لەسەرەکان بخرێتەوە سەر هەرێم مام جەلال و مەسعود بارزانیش ناچار بوون بچنە بەغاو لە چوارچێوەی عێراقدا دانووسان بکەن سوال یاڵەت متحدەی ئەمریکا بۆچی ئیشی بووی مهم بێ کەرکووک و ناوچە دابڕاوەکان نەخەرێنە سەر هەرێم ملا کەمتار ئەو ڕۆژە ڕەفراندومە ئەنتەریەکەتان کە کردتان من دیبەیت یەکەم دانیاوتم کەرکووک فت ڕەوەندێکی تاریخی ئێژێت دەستگاه جوولەکەی کۆرپۆریشنی بێجگە لە ئەم سێ محافزە بە قەومی ئیتنیکی کورد کە ئێوەی دروستکردە نادات من وتم ئەمە هەر ئەو ڕۆژە 15 ڕۆژی پێ نەچوو وەکو قەحبەقتان دەرکەوت هەست دیبێتەکە موجودە مەلا بەختیار چۆن من ئەمە زانی ئێوە نەدانەزانی تۆ نەدەزانی بابا ئەمریکا ئەجازەی پێت نەدا ئیستە دیت عێراق بابا ئەمریکا و ئینگلیسە دروستی کردە ئێران ئەوان دروستیان کردە تۆیان دروست کردە کورد لە بین بووی ئێمە بکەی بە قەومی ئیتنیکی هەموو شتێکمان لێ بشێوێنی ناوچەدا بڕەوەکانیان نەدا وەلی چون عێراقمان فدراڵی کرد فدەخۆش بوو دەسەکەوتمان گرت دەسەکەوت خازنیانە مەشتتان باڵێ عەجەب مام جەلال و مەسعود بەرزانیش ناچار بوون بچنە بەغدا و لە چوارچێوەی عێراقدا دانووسان بکەن مام جەلال و مەسعود بەرزانی قەڵەتیان کردە کە باوکە گەوادەتەوە خەڵی بووی ئێوە غەڵەتتان کرد تەحتە ناوە کورچوون دانووساندان کرد ئێوە بێجاتان کرد ئەم شتانە ئێستا خەنە دەرەوە خەیلی غەڵەتتان کرد شتێکە بە چارەنووسە ئومەتێک ڕەبتی هەست شەفافیەتە کاملتان نەوێت لەسەری ئەی چۆن ئیستە ئامارە مەرگە کۆرۆنا خەنە دەروێژن خەڵک حەقی هەیە بزانێ ئەی بۆ خەڵک حەقی نەبوو بزانێ بابا ئەمریکای گەوات و مارێنزە قەحبەی ئیجازەیان نەداگە تۆ کەرکووک و خانەقەین و ئەمانە بێریت و لە سەدام حوسێن خراوترن ئەو وەختە ئومەت و کوردی بڕیار خۆی ئەدا لەگەڵ مارێنزە حیزە ئەمریکایی دەرکەوێ یا دەرنەکەفێ تۆ بۆ ئەم تەشاردۆ کۆڕە جوولەکەی توخمە سەگ بۆ شاردتۆ چاریان نەبوو بۆ چاریان نەبوو بڕوایە لە کەرەش پاڵی بدایەتەوە حیز مەگەر پاڵی نەداوە لە کەرەج چی و مەسیب سەڵاحەدینی لە دەست ئەدا دەی تهدید سەدامیش نەمابوو مام جەلال غەڵەتی کرد چووە بڕوایە لە سەقز پانی بکردایەتەوە خۆ ئەو قنەی لە سەقز خڕ کرد نەیکرد با بڕایەتەوە ئەوێ غەڵەتی کرد چوو چۆن چاری نەبوو چۆن ڕۆڵەیە لەم سەرزەمینە پەیان نەبوو ئەم دوو سەگە بتۆپێنێت ئێوە بتۆپێنێت ئێوە چۆن مامەڵاکەن لەسەر سەرزەمینە ئێمە چۆن مامەڵاکەن لەسەر کیانە ئێمە چارەمان نەبوو تۆ غەڵەت کرد بێ شەرەف تۆ 30,000 نەفەردا کوشت لە ساڵ بەناوە شەڕ ناوخۆیی بۆ دەو نەدا کوشت لەگەڵ شەڕ ئەمریکا بدایەتە کوشت مە تۆ عادەتە نییە قناقچێنی و دەرەچی مە تۆ نایژی ئێران قینی تێ لە ئەمریکا دێ تۆ ئیسە گشتان سەگە ئێرانن گشتان تووتکە ئێرانن دێ ئەو وەخت مەگە ئێوە نایژن ئێران تۆ کە ئەمریکا شەڕیسی و ئێران حەز بە ئەمریکا ناکە بتاندایە لە ئەمریکا بە پشتە ئێران ئاکو ڕاحیز یا تۆ ئێران و ئەمریکا و جوولەکە و گشتان یەکێکن ساڵە 2003 بە ئێرانە بووتایە ئەوە ئەمریکا تێ ئێمە لێ ئەدەین یاڵا دەی پۆرتێکی لێ بشکێنین
باوە دەوارە دۆمی نەکردوێ بۆ نەتان کرد ها خۆ نەفەرتان بوو 30,000 بانە کوشت لە بینە یەکتری با 10,000شتان بکردایەتە قوربانی بۆ نەتان کرد شەڕی داعش کوڕتان بوو 7,000 بانە کوشت لە تەعاتر داعش و هەڵخستنەوەی داعشە مەر ئێوە شەو ڕۆژ تەلەڤیزیۆنە حیزەکانتان تەبلیغ ناکا دەوڵەتە ئێران تەکە ئامریکا کێشەی هەست مەگەر ئێوە تەبلیغ ناکەن بە پشتگەرمی ئێران و شەڕ ئامریکاتان کردایە با ئامریکا لە ئێران وەکو سەگ بترسیایە و لە ئێوە بترسیایە بۆ نەتان کرد ئەو وەختە مەگەر بوش نەیوت ئێران مەحوەرە شەرارەتە بۆ نەتان کرد کارە بابە بتوو من نەموت بە پشتگەرمیە خۆتان نەموت هێزە شۆڕش گێڕوە و لەسەر مەچەکە خۆت حساوکە نە هاتم بە ئەدەبیاتە حیزە خەسیاگە درۆزنانەکەی خۆت قسەم کرد وتم تۆ بە پشتوانەیە دەومەک دەوڵەت ئێران نایژی زەدە ئامریکاس مەگە نایژی تەکە ئامریکا کێشەی هەسوو و مشکلاتی هەسوو حل ناوێتن دێ ئەو وەختە تۆ نەقشە ئەڵماسە بازی ئەکرد بۆ دەوڵەتە ئێرانی دادگرتە سپای ئامریکا بەدا پاچیایە داد پاچیایە لە ژێر و سەدام خەریکیان بوو لەسەر تۆ خەریکیان بوویت بۆ ناکرد ناچار بووین و چارمان ناچارە و چی بکەین و دامان چەقان بۆ یەهن و وەڵاو دەیتر و ویتر ناکرێت و چون فدراڵیمان سەپان نەس فدراڵیتان تێ خریایەوە تێتان خست بۆمان قەشەنگ سەپاندمان حەیز تۆ ماڵە سەپاندنی تو دایمەن تێخەن سەپاندمان لە دوای نووسینی دەستور ئێستا 15 ساڵی تێپەڕیوە جارێکی تر کورد و بەغا لە دانووسانیشی گەلێ هەستیاردان ئەمیانە هەستی فرەس هەستی واتەکە وەکو معقەت هەست بەرنامەیاندا ئەنیا ئاینوت و شیافە زبریان هاورگە ئاخر قون هەستیارە ئەم دانووسانی ئەوانیشە وەکو قون هەستیارە ڕازەکە فرە هەستیارە دانووسانە هەستیار یعنی چی هەستیار یعنی ئەحساساتی وانە سەرا دەریەک مۆزاکرێ ئەحساساتی یعنی چی passionate negotiation یعنی چی دانووسانە هەستیار تعاتف موازف چی موافزات نازانم چی نام لەکوێ تەرجمەت کردەسەوە ئەمە هەستیارە لە دانوستانێکی هەستیار نەک لە باری سیاسی و یاساییوە بەڵکو سەبارەت بە بوجێ و موچە ئەی کەرکک چی بێت کەرکک مە تۆ ئیسە نەدوودەوە دەسە کۆت بوو مادەی سەوچ لە هاورد چی بێت کەرکک فت کلکە ڕێویتان هاورد و دەممانە فت تەواو چوو بابای چوز ئافی درزن تەواو کێ بڕیاریدا تۆ بنەماڵەی حیزە بارزەهەنی و بنەماڵەی حیزە تاڵەبانی ئەرێ ئێوە بڕیارتاندا بەناوە کورد چوو مە ئێستا نەدوت سەوچل دەستکەوت بوو چوو ئێستا چووگن لەسەر بوجە و موچە قسەکەن چونکە سیاسەتی ئابووری هەرێمی کوردستان شکستی خواردووە تۆ سیاسەتە ئابووری چی بووگە حیز کوردەوار بکەیتە بازار بیکەیتە بازاڕە ئازاد دیلدۆی تێبێری و حەبە وایەگرای تێبێری و مەساژ پلیسی تێبێری و دەڕدافی تێبێری و ئەرێ شاخی تێبێری و قومزلکەری تێبێری و ئەرێ ئەمە سیاسەتە ئابووری هەموو شکستی دەخواردە خوا هەڵی ناگرێ وەکو چی حەبە قومزلکردن ئەفرۆشێت خوا هەڵی ناگرێ هەرچی بوویتەوە کوردەوارە ئەفرۆشێت پڕبووگە لە مەجید مۆڵ و پڕبووگە لە مۆڵە فرە و بڕ و پڕبووگە لە جندەی ئینستەگرامی و درزەمە مکێ ئەفرۆشی و ناوگەڵێ ئەفرۆشی ئەوە سیاسەتە ئابووریەوە مەگەر نەبوو مەگەر سیاسەتە بازاڕ ئیاڵەتە متحدەیە ئەمریکا نەبوو ئێوە ئەوتانە هاوردیتر یعنی دینە جەدیدتان هاورد دینێکە بە پوڵ و بە کالاتێت چی شکستی خواردگە تەوزی ئەم موچە
چییە سیاسەتە چیتان بگەیەوە سیاسەتە ئابووری شکستی خواردە نەوەڵا شکستی نەخواردە بەڕۆ مەردەمە ئێمە لە خۆی فاستتر ڕەوگە لە توو لە مێژووە کە لەم دەورانە هەست بڕۆ چیت گەرەک بوو ماساژ پلەیسە گەرەک و خەڵکی قەحبە بکڕێ گشتی کڕێ باوەڕکە لە ماساجەکانە هەولێر دەستی نەکەوێ خۆی ئەنێ بە شمالە ئێرانەوە بڕوا بەشکمون لە ڕەشت و ویلا لەگەڵە ژیرای دەستکەوێ متعی دەستکەوێ و سیغەی دەستکەوێ و لەوێ نەبوو خۆی ئەنێتە ئەسەمۆڕ هەرچی گەوادە ئەسەمۆریە ئێوە ئەناسێ چۆن شکستی خواردە ئەگە شکستی خواردگە چۆن 150 دانە تەلەڤیزیۆن خەریکە ئیشەکە بە قودرەت و پرۆفژنال خەریکە بمبارانە مردمەکە لە فەسادە مردمە هەڵقەی چینی و هەڵقەی ژاپنی و هەڵقەی تورکی و خواڕی ناگری و هەڵقەی ئەمریکای لاتین و کو سیاسەتە ئابووریەکە شکستی خواردگە تۆ سوژەی نەئۆلیبرالی گەرەک بوو دروستکەی دروستە کردگە سوژەی فاسد ئینسانە مەسرفگەرای فاسدە بێ ئێرادە دروست کردگەم سیاسەتە سەرکەوتگە قەشەنگ سەرکەوتگە مردم فاسد مردم پولەکی مردم مەسرفگەرا مردم سەتحی مردم بێسەواد مردم بێ ئەخلاق بووگە مردم بێ کەرامەت بووگە تۆ سەرکەوتگی لەم سیاسەتە موچە بگرێ چی پێ بکە بیداوە ئاوتەماتەی تورکی موچە بگرێ بیداتۆ کاندۆمە ئێرانی موچە بگرێ بڕوا دەرزی ناونەفەکی تەسکات و واژەنی تەسک و بکات و چی پێ بکە موچە تۆ قەشەنگ لە سیاسەتە ئابووری تا سەرکەوتگی قەشەنگ تۆ مردمێکە وابەستە کرد بە پوڵە فرە فاسدەکردن لە تەولید خستنە ساختارە ئیجتیماعیە کۆمەلگای کوردەوارە شێوان شێوەی تەولیدە کۆمەلگای کوردەوارە شێوان ئەساسە هەرچی شتە کردتە پوڵ و فەرهەنگە دنیای مەسرفیە غەربە بەسەریانە سەپان تەمامە تەمەدون و کوردی لە ماوەی 20 ساڵە چووە هەواوە چۆن شکستی خواردە شکستی نەخواردە تۆ گەرەکتە هەمان قسە تکرارکەی تۆ بێژێ مەسە بارزانی شاخاویە تۆ بۆ گەن شاخاویت ئەقڵتان نییە خاس ئەقڵتان هەست خاسی مردم ئێمەتان فاسد کرد بنە جوولەکەینە خاس فاسدتان کرد وەسە مردمێک وەسە کەسانێ وا گەرەکیانە معتادیان کەن ڕۆژە ئەوەڵ کاورە دەرمانەکەوە بەلاشەیداتێ دووهەموە بەلاشەیداتێ دەی تا کاورە ئەگیرێت کاورە گرتی معتاد بوو بە دەرمانەکە لێو دوا بە پارە ئەیداتێ هەر بکەمی ئەکاتەوە لەبەرەوەی پارەی زیاتر بە کە پارەی نەما ئەی هەنێرێتت دەرمان فرۆشتن کە دەرمان فرۆشتنیشی پێنەکریای هەنێرێتە لەش فرۆشی و دزیکردن بۆ دەرمانەکەی واتان کرد بە مردم ئێمە سیاسەتەکەتان شکستی نەخواردە سیاسەتە ئێوە دروستکردنە ئینسانە سوژەیە لیبرالیە مەسرفگەرای دواکەوتگە جیهانە سەوەمیە خاوەرەمیانەیی بوو کە بتوان تەواوی مقاومەتەکان و هێزەکانی کولتوری لێ بسێنیتەوە بیکەیتە سوژەیەکی هاڕیاگە فاسدە بێ ئێرادەیە بێ مەسرف لە جیهانە ئیمڕۆ وا بێجگە لە دووکونەکانە ناوگەڵی هیچێکی تری نییە وەکو سەروەت بێسە مردمە ئێمە بە فاحەشەگی ئەکێشن ئێوە سەرکەوتوو بووگەن هەولێر خەوە پاتایا ئەوێنێت ئێوە بە پەترۆدۆلارەکانتان کەنیشکەکانە کوردەوارتان لە کرماشان و لە سەقز و بۆکان و مەهاباد و ورمێ بە فەساد کێشاند بە پەترۆدۆلارەکانتان سەرکەوتوو بوون لە فەرهەنگە فاحەشەگەری باریکەڵڵا بڕۆ لای سۆشیال میدیا و تەلەڤیزیۆنەکانتانەکەی تۆ پڕە لە کەنیشکەکانە کوردەوار هاوردگتانە وە پۆ فاسدتان کردن فاحەشەگەریتان پەرە پێدا حاڵیت بوو نەشکستی نەخواردە خاس سەرکەوتوو بوو بە ئەو گشتە پوڵە ئێوە دزیکتانە و ملتان باکردە مەئموریەتتان ئەوە بوو ئەم کارە بکەن لەمە بەبعدیش مەئمورن پۆستەکەوا لەسەر جێی خۆیان هیچ کوێ نەچووگە تۆ لە ئەوجە زەعفا ناچیتە دانووسان ئێوە گشتتان یەکێکن ئەمە شانەوە بۆ مردم دەنا کەسێک هێز بێت و هێزێکی واقعی بێت لە وەختی وا لە قەیرانە ناچێتە دانووسان حاڵیت بوو ئەمە ئەو جوابێ هەسوات و نایدەی بە خەڵکی ئۆکەی
شکستی خواردووە ڕاستە شکستەکە هاوکاتی قەیرانی ئابووری و داشکاندنی نرخی نەوتە بەڵام ئەم ڕاستیە هەرگیز ئەو ڕاستیەمان بیر ناباتەوە تۆ بە فرۆشتن نەفت پێێژی سیاسەتە ئابووری مەرتیکەی کڵاوبەردار ئەمە سیاسەتە ئابووریە سروەتە ژێرخانی بفرۆشی وەسە کاورەهەیەکی حیز بێژە من سیاسەتە اقتصادیم هەست دەست بووە لە سنووقە سروەتەکەی باوکی هەرچی ڕۆژە پوڵ دەربێرێ دێمە سیاست ئەم حیزە ئەمە سیاسەتە سیاسەتە ئابووری چۆنیەتیە داڕشتنە بنەماهای ئابووری نەهادەکان ئۆرگانەکان تەعامل و هەڵسوکەوتە ناوە جامعەس تەمامە بازاڕە کوردەوار وا لە ژێرە دەسە ئێوە وا لە ژێرە ئینحسارە ئێوە باشە بازرگانی وا لە قۆڕۆقە ئێوە هاوردە و بردە وا لە قۆڕۆقە ئێوە هیچ کەسێ ناتوانێت یەک کارگادانێ لەو سەرزەمینە ئێوە نیوەی زیاتری داوا نەکەن و کاورا هیچ تەمینێکی ماڵی و بازاڕی نیە سەرمایەکەی بگەڕێت و دەرنەتیجە سەرمایە گوزاری ناکە سیاسەتە بازرگانی ئێوە ئەوەسە سیاسەتە بازرگانی ئێوە ئەوەسە وا زەمینە بێنرختان لە مەردم گرت تەرح و پلانە شەهرەکسازی تێئەخەن تۆ 100 هکتار زەمین ئەسێنیت یا مەسەڵەن 200 دۆنەم زەمین ئەسێنیت بە دۆنمێ $1000 یەکسرە کابرا خەبەری نییە وا زەمینەکەی بە تۆ فرۆشکە تۆ ئەیکەی بە گوندێ کالیفۆرنیایی گوندی کالیفۆرنیایی ئەدەی وە ملیار دروسی ئەەکەی هەر دۆنمێ کە تۆ سندکتە بە $10,000 ئیستا هەر دۆنمێکی $100 ملیۆن حەریت بوو گەورەترین فەسادە گەورەت وا لە ناو زەمینە مەرتیکە هەولێرە تەقانگەسەوە سلێمانی تەقانگەسەوە خەریکی ئەوی تە موچە بوجە زە نەف نییە تۆ ملەتی فاسدێ کە دروست کە سیاسەت اقتصادیە تۆ ئەوەسە وا من وتم چۆنیەتیە داڕشتنە بنەمای کارکردە موسساتە بازرگانی و نەبزە ئاڵوگۆڕ لە ناوە جامعە بە شکستی نەخوارگە ئەزانی کە شکستی خوارگە سیاسەتە ئابووری ئەو کاتەی وا خەڵکە سلێمانی و هەولێر و کەلار و ڕانیە و کفری پەلامارە مۆڵەکانی تۆ ئەدەن ئەیسووتێنن ئەو کاتەی وا پەلامارە بازاڕەکانی تۆ ئەدەن ئەیسووتێنن ئەو کاتەی وا گومڕکاتە تۆ ئەگرن و ئەیسووتێنن ئەو کاتەی وا تەمامە بازرگانانێک وانە ئەنحسارەتەوە کۆڕک و ئاسیاسل و تەواوە ئەوانە سووتێنن ئەو کاتەی وا بنکەی گەورەی سەرافیەکان وا لە ژێرە دەسە ئێوە هاوردە و بردەی ئەرزەکە و پوڵەکە لە دنیا ئەیگرن ئەیسووتێنن و گشتی ئەوەنە ناو دەسە خۆیان ئەو وەختە سیاسەتە ئابووری ئێوە شکستی خوارگە کەسێک لە ناوە بازاڕە ئێوە ئەمڕۆ بازیەکە تک 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 بازیەکەوە لە ناوە چوارچێوەی سیاسەتە بازاڕە ئێوە سیاسەتە ئابووری ئێوە شکستی نەخوارگە بەڵام ئەم ڕاستیە هەرگیز ئەو ڕاستیەمان بیر ناباتەوە کە لە دوای ڕاپەڕینەکەی ساڵی 92 هەر لە تاڵانەکەی بەرەی کوردستانیەوە تاڵانی داهات و ئامێری کوردستان حتا تاڵانی نەوت و سنوورە گومرکەکانی ئێستا بەردەوامە لەو وەختۆ هاتکن خەریکی دزیکردن تۆ گەرەکتە دزیکردنەکە گەورەکەی تۆ من نابەختیار من لە تۆ سوال ئەەکەم کێتۆی دروست کرد بزانە ئەمەی کە تۆ دزی خواوە دزی دروستی نەکردگەها سوال ئەمەسە تۆ چۆن شۆڕشێکی دز و دەخەڵ و گەندەڵ و بۆگەن و ناوگەڵ پیسە هاوردەسە دەرەوە من ڕۆژێ وتم مەسروری بارزانی کێشەی من ئەوە نیە تۆ چوارژن خوازی دەژنەوە بوێت قەیناکە تۆ ئەگەر ڕەحبەرە ئەم مەردمیویتە سوڵتانە ئەم مەردمیویتە بێشە تۆزێ ژیانە فەرق بکاتەکە خەڵکیە یەک تۆز نەفەرە ئێستا مەردم ژنەیە خوازێ تۆ با چوارە بوێ مەسەلەی ئێمە ئەمەسە تۆ شکۆی دەسەڵاتە نەگەرەکە کەسێک کە دەسەڵاتی بۆ دزیکردن گەرەکە دیارە ئەم دەسەڵاتە خۆی بەدەستی نەهاورگە پێیان داگە
مەئمورە دایان نیاگە لەوێ فاسد و دزوێ ئەمریکا ئێوەی لەوە دانیاگە تۆ گەرەکتە ملەتی نابوودکەی ئشی کۆمەڵی سیاست مەداری فاسد و دز و حیز و گاوباوک بنیتە ملیانەوە تا ئەم سەرزەمینە هەڕاج کرد بزانە ئێوە هەنووس هەچێنەوەگە 30 میلیارد دلار قەرزتان هاوردەسە سەر مردم لە کناریە مردم بێ ئێرادە بووگە مردم پولەکی بووگە مردم فاسد بووگە مردم ڕۆحە کوردی خۆی دۆڕاندگە نەک خەڵکە سلێمانی و هەولێر ئێوە وەکو زال و کوردەوارەکە تەواوە کوردەوارتان نابود کردگە تەواوی فەسادەکەتان تەشەنە پێدا لە کۆرۆنا پیستر ئێوەن خەیری پیسن بۆیە ئێوە لەوێ دانریاگن و تەکان ناخۆن تاڵانچیەکان تۆ من حواڵا دەی بەدز دەی تۆ ئەگە شۆڕشێک وایتە شۆڕشم مردم وایتە مەجبور وایتە بۆ بتۆکردنە خۆت ئەخلاقیات نیشانکەی بەرزیکەی تۆ تەعریف و کورد بکەی بێژی جەهان و کوردی چ شکڵیە ئێمە بۆ تەکە سەدام حوسێنە شەڕەکەین بۆ تەکە ئێرانە شەڕەکەین بۆ تەکە تورکیە ئەیکەین تۆ مەشێ ئەگەر ئەمتە بەرجەستە بکردایە فەرقە نێوانە خۆت و ئەسکەرێکی عێراقی نیشان بدایە فەرقە نێوانە خۆت و سەدام حوسێنە دەرخستایە فەرقە نێوانە خۆت و خومەینی و حەمەڕزای پەهلەوی و ئاتاتورکە دەرخستایە ئەو وەختە خەڵق حەزی بەتەوە کرد ئەیو ئێمە حەقینەوەن بەڵاتەڵن دەی تۆ دزت دروستکردگە ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی چی؟ تۆ هەر لە ڕۆژێک کە لە شاخ داوەزیگی دزی ئەمە یعنی ئەم شتەی تۆ پێێژی شۆڕش تۆ دروست نەکردگە دروست کریایی بەچی بە پوڵ و بە ئەسڵحە و بەجێگە خەڵکی برسی و بەعزێ ماوەقە خەڵکی فەقیری کە ئەقلی فەقیرە خەڵەتیاگە بە ئێوە داخی لە دڵاوگە جێگەی نەوگە دەست بۆشێنی هات کەسە ناوە ئێوە مەگەر وانیە مەلا بەختیار تۆ لەو دەقیقە لە شاخاتکی بۆی سەنێرەکەی شاخ ئەدەی دزیەکەی ئەم دزیە بۆ من مهم نییە ها بۆ من ئەمە مهمە تۆ چی باعس بووگە وابیتە قارەمانیتی دە ئینسانە دەست بەخوا قارەمان نییە بەخوا ئینسانە دەست ئەخلاقی نییە دیارە تۆ لە کاتە قەندی شتانە ئەخلاقە بووگە نەزانی کتە بۆ چی چوویتە ئەوێ نەشۆڕشگێر بووگی تۆ مشتێ چەتەی حیزە بەکری گیراوە یاڕوانە منتەقە بووگی هاتکی ئێمە نابوودکەی وە کردە دەسە خۆشوێ ئیستا تێ قسەکە کوردستان 29 ساڵە تاڵان بکرێت تا ئێستا 29 کەس کە دەکاتە ساڵێک یەکتان تاڵان کرد نەدراوێتە دادگا وڵاتی وا چۆن دەتوانێت ژێرخانی ئابووری بەهێزی هەبێ کە بەرگری قەیران هیچ نەبێ بۆ موچە خواران بکرێ بزانە مەلا بەختیار تۆ ئێژی 29 ساڵە 29 گەندەڵ و دز نەگیریاگە من سوال لە ئێوە کەم ئێوە 100 ساڵە بە ناوی کوردایەتی قسە ئەکەن 100 نەفەرتان بە عنوانی خائین نەهاورگە محاکمەکەن کە خیانەتی کردی بەم کوردایەتیە تا لە دادگا مشخص بێ کوردایەتی چێ و ئەم چۆن خیانەتی بەم کوردایەتیە کردگە نەزەرە چییە من وا سوال لێکەم تۆ ئێژی ئەمانە 29 ساڵە دزی ئەکەن 29 دز نەگیریاگە من ئێژم ئێوە ئێژن 100 ساڵە مبارزە شوڕش کوردی ئەکەن ئەکرێ ئەم 100 ساڵە شوڕش کوردیە سەدانە خائینی تیانەوێ دابێ زەحمەت ئەم سەدانە خائینە دادگایی بکەن تا ئێمە لە دادگا بفەهمین بە کێ ئێژن حەق و کورد و کوردایەتی کار بە کێ ئێژن خائینە بەم کوردایەتیە موجود نییە نە نەگیریاگەنە حیس تۆ تعجب ناکەی یەک نەفەر خائین نییە لە ناوتانە نە کۆمەڵە نە دموکرات نە بۆکەکە نە پارتی نە یەکێتی حیز نە کۆمەڵ نە ئیسلامیەک هەچکە خائین نییە کی خائین لابد ئێمە خائینین لابد ئێمە خائینین و خواحڵی نابێت و ئێمە زەردە ئێوەین و ئێوە فرە مهمن و فرە بۆگەنن و فرە قنتان پانە چۆن تا ئێستا 100 نەفەر خائین نەگیریاگە لە ناو شوڕشە ملەتێکە تۆ بۆ هەر ئادرسە دزی ئەدەی دزی و گەرەکتە خۆت بکەیت حقیقەتە مطلاق یعنی هەرچی شتانە تەواو بووگە هەر دزیتان ناقسە بابە بێ تۆ لە ئەوڵ بە من بێژە تۆ بۆ بە ناوە کورد قسەکەی بۆ بە ناوە کورد قسەکەی عەزیزم تۆ بە ناوە کورد خەریکی قساکەیەژی ئێمە شۆڕشە حیز بووگین پێشمەرگەی حیزە نادروسە دزە تاڵانکەرە فاسدمان بووگە تۆ خۆت ئێژیتی تۆ بە ناوە کورد خەریکی قساکەی بۆ نایی تۆزیح بەی بێژی کورد کێس مەرتیکە
بووگە 100 ساڵ ئێوە شۆڕشون 100 خائینە گەورەتانتیانەوێ محاکمە بکرێت مەرتیگە دزی ئەکرێ پوڵ نییە بیدەینەوە خەڵکی پوڵ نییە بیدەینەوە خەڵکی ئادەی خەڵک بڕۆ پرسە بزانە پوڵی بۆ چییە چی پێەکە ئۆتۆماتی تورکی و مەکەرۆنی ئێرانی و کەندومە ئێرانی و قرسە شیافەقنە ئێرانی و ئەرێ ئەوانە بسێنێ چی پێ بکە مۆچەنیە شکستە ئابووریمان خواردە قنیشیان پاڵداگە سۆل مەسیف سەڵاحەدین و قڵاچۆلانە و قسەی زلزلی بۆ ئەەکەن وەفتی دانووسانی ئێستا لەبەر چەندین هۆکار لە دۆخی نەشیاوی کوردستان و عێراقدا 3 هەفتەیە لە بەغا سەرقاڵت دانووسانە خەریکن بۆیان ئەنووسێنن ئەنووسێن نەقەی یەکتری ئەم دانانە ئەنووسێن نەقەی یەکتری مەشتێ حیز و دزیان پەروەردە کردگە وەکو خۆیان بۆ گەن و بێتەربیەت و بێدایک و باوک و بێعەقڵ و ئێژی کارن ئەباڕێنن ئێژی کەرن ئەزەڕێنن مەرتیکە عێراق باری ئابووری داڕزاوە و دۆخی سیاسیشی داتەپیوە و حکومڕانیشی وەکو یەمەنە وەێ تۆ دوودەسی چەسپیاگی پێوە قاچەکە ئەنیماجەکەی بوو مەقڕوان تو نەشێوێ بشکم و خراو نەبێت و دەی تو ئەمە کەی هەل بۆ دەسەدا کەی هەلە بۆ دەسەدا ئەم هەلە کوڕە حیز کەی دەسەدا بۆ تۆ کەی ئەم هەلە دێت ئێستا وەختی و پەلامارە بەغا بەی و بێژی مشتێک گەوادی شێعەی یەهودی تۆخمە ئێرانیە ئانووسی ڕژیاگنە ئەم مەملەکەتە تاڵانی ئەکەن بە ناوە مەواتنە عێراقی و حقوقە عێراقیەکان پەلامارە بەغا بەی حیزە کوڕە حیز بۆ قسە ناکەی هیچ نییە نایکە کوردستان باری ئابووری خراوترە ئابووری یعنی چی یعنی ئاوە ناوە بۆڕی یعنی چی ئابووری وڵا برا ئاوە ناوە بۆڕیمان بواری خراوە کورەتە سەیرە ئەم چمکە فاسد و زوانە فاسدە حیزە هەر لە بەرخاتری وی بێژن هێمە فەرقە بکەین و وەکەی بارە ئابووری خراپترە لە عێراق ناڕزایی خەڵکەکەی لەو پەڕیدایە لە کام پەڕی ئەو پەڕی ئەو لاوە ئەو پەڕی کوێ لەو پەڕیدایە ناڕزایەتی خەڵک لەو پەڕیدایە نەوەڵا ناڕزایەتی من وا لە ئەم پەڕۆ بێتانیشانە بەم لەو پەڕیدایە حکوومەتە هەرێمیش قەیرانە ئاوبۆڕیەکەی پێ چارەسەر ناکری نەوەڵا بەچی چارەسەریکە جگەل لە هەرێم لە بەغداد پارلەمانتاری کورد پێچەوانەی سیاسەتی هەرێم هەڵویستیان هەڵگرتووە کام پێچەوانی سیاسەتی هەرێم سیاست عێراقی بوونە سیاست فاسد بوونە کوردە سیاسەتە مەسە کورد گشتی دزە گشتی خائینە گشتی فاسدە گشتی خۆپەرستە گشتی پوڵپەرستە گشتی حازرە خۆی حڕاشکە بۆ 500 دلار دێمە چه اختلافێکی واتیە فەرقە تۆ نووری عبەی مەلا نووری چییە فەرقە تۆ نەوشینوان مستەفا چییە چه فەرقێک دانەز ئادەی بینوسە فەرقەکانتان بنووسە ماشەڵڵا و تۆ دەسەوە قەڵەمەوە و خاص قەڵەمی ئەسوڕێنی بینوسە مە قەوڵەوە پێدەم تۆ قەڵەم لەسەر کاغەز بگێڕی من وشە بە وشە معنایکەمەوە قەشەنگ ئەم داحفێشە ئیتر قسە بێ ناکەم پێت ناژم حیز و درۆزن و وەرە ئیتر ئا لەگرا و واقعەن وەقیعی ئەزانی وەی تەچی مەلا بەختیار ئێژێ ئەو سالە کەماشانە لە کوچەیەکە ژنێ بوو ماڵێکی گرتو لێ و دوادەرکە و ژنە فاحەشەس خۆ خەڵک هەرچیە کرد بتوانێ هەڵی سێنێ نەیەتوانی ڕۆژێک کوڕێ دەستی کە نیشتێکی گرتو هاوردوویە کوچەکە حوبحوبێنەی تەکافکە خەڵکی کوچەکە پەلامارە کوڕیان داو ئەم کوچەی ئێمە خۆ گەواوخانە نییە و پارسەبوو لەگرا چیەکەیت و ئێژێ ژنە فاحەشەکە هاتووە دەمە دەر ئەیو ئەمانە یانە داڵگ و بەوگ نەیرن یانە ئیرە توان بکەنە فاحەشەخانە خۆی فاحەشە و وەڵا برا تا من تۆم گرت تۆم هەنە گرت عەجەب
کورتیەکەی حکوومەتە عێراق ئەوەی لە کوردستاندا گوزەراوە و دەگوزەریە ئاگادارە، نەک ئەوەی لە کوردستان و عێراقا دەگوزەری ئاگادارە. ماڵ تەواوەیەوە لە شەڕت داعشە ئەبرۆ قەیتانی پێشمەرگەی حیستان هاورد و ئانلاین لە پشتم و دەڕعاو ویستە و لە بەری شەڕای و تەقە ئەەکەم و زڵفەکانی شیرین کرد و کۆمەڵی میکیاجی داو لە خۆی و ئەبرۆکانی ناسک کرد و قەیتانی ئێمە گشتمان ئاگامان لە بەرەی شەڕە ئەحمەقانە شانۆیەکەتان بوو. ئێستا گەرەکێسی لە تەواوە حکوومەتە کارتۆنیە شانۆگەریە هێوە ئاگاییمان نەوێ مەرتیکە هێمە هەسمان تۆ کاوران نێزی لە عێراق و بابایەوە فیلمە لە دوو خوێنێکی ئاوا بۆخشن لە دۆخێکی ئاوای هەرێمدا کە ئابووڕیەکەی نابووتە های وەڵا برا نەوەڵا پڕپوتە ئۆکەی ئەمە بووگەسۆ نەتەوە مە حەچی فکرم کرد و نەمزانی نەتەوە یعنێکی ناتەوەی کورد لە بتەوە هاتگە بتەو یعنی محکەم سفت نەتەو یعنی نەتەوە یعنی شلە یعنی چی نەتەوە ناتوێت و چه شکلیە ئەو بتەوە ئەم نەتەوە کەس نافهمێ ناپوت نەوەڵا لای پوت نابود بوون ناپوتە نەوەڵا لای پوتە تو سەیرە ئەمانەکە پەیوەندی لایەنە سیاسیەکانی لە بنبەسە دەوڵەتانی ئیقلیمی لەگەڵ عێراقن زلحیزەکان لەو دوو ئاکامەدا عێراق هەڵدەبژێرن ریفراندۆم بەڵگەیە کورە تۆ قبل لە زەمی ریفراندۆم و بۆ بکەن خوێڕی ئەمانە گەرەکیان و پەلامارە سەدام حوسێین بن هەر لەوێ پێتیان و تۆ حەپەنەیە گەماڵ باوک چەکتانەکەین ها دەنگە دەرنەها حەپە دەرنەهات ئیستە تۆ ریفراندۆم ئەەکەی ئەندەر تۆ سەدام حوسێن دەبێ بوو دەوڵەتە ئێران دوژمنە ئامریکا بوو مەسەلەن ئامریکا تێتی گیریا بوو گەرەکی و پەلامارە سەدام بە احتیاجی بە تۆ بوو تۆ نەوتوانی دەمکەیت و لێم دواتی ڕفراندۆم ئەەکەی حیز کۆڕە حیزت درۆزن نمایشە شەڕی ئەەکەین و ڕفراندۆم ئەەکەین و هەڵخەین و داخین و جلکێ لە بەرەکەین و ئەنتەریاد ئەەکەین و تۆ هەر ئەزانی سەرزەمینی یعنی چی حەزەکەین بە کورد بڕۆین دەستێکی پیۆنین حەزەکەین بە کورد یعنی چی تۆ حەزی پێەکەی یعنی چی حەزی پێەکەی زلحیزەکان لەگەڵ ئەوانەی تۆ چکارەی وەڵا تۆ گەرەکتە ئەم دنیا بێ بڕوا و دانەیەک بۆ بێرێت و پاقلیسی کا و بیتاشێ بۆت و بیواتە سەرت تەختەکە و چراکە بۆ بگری و تا تۆ بیت و زاوە های ناخوای تۆ چکارەی ڕێمان پێ نادن و زلحیزەکان لەگەڵمان نین و نایڵن و حەزمان پێ ناکەن و پۆفیۆز تۆ سەیرەمە ئەدەبیاتە خەسیوە کەسیفە بۆ گەنە ئەم مشتە حیزە بنەجوولەکە لەم سەرزەمینە ئێمە خەڵکەکەی پڕن لە ناڕزایی من نازەم ناڕزایی چه شەکڵیە ڕازی نێن و حەزی پێن دێ تەجاوزیان پێکە دێ خۆی قسە ناکە لە بەرامبەر تەجاوزە کاوران ناڕازیۆژم مەکە و وامەکە و لاو و تخوا و خۆخڵی ناگری و ئوشتە پەداتەمە لەسەری پڕن لە ناڕزایی چه غەڵەتێکەکەن پڕن لە ناڕزایی وەڵاو حەزی پێ ناکەن و شەو حەمام نەچووبن و حەزی پێ ناکەن سەرەمە دەبیاتە خەسیوە وەفتە حکوومەتە هەرێم 3 هەفتەیە لە دانووسانێکی پشوو درێژدایە تو سەیرام زمانە سەقەتە پشوو یعنی ئەستراحەت یعنی پاوس یعنی برێک وا لە ناوە لانگ برێکە پشوو درێژ یعنی چی چه مەفهومێکەمە یعنی چی پشووی درێژە
يعني السبر طاقتي فرز مذاكرات وسبر طاقات چینە مانە دەستەواژەی سیاسین لە ئەدەبیاتە حیزانەی ئێوە هەست بابا بۆیە هەرکە لەم سەرزەمینە قساکە من حاڵم خراوەوەی لێ بۆیە هەر دەلیلێ تێرێت و من حاڵم خراوەوەی لێ پەشود دانوزانە پەش و درێژ حشترە مامۆستایانە پەش و درێژ و دانوسایانە پەش و درێژ و خەڵکە پەش و درێژ و پشی لای پەش و درێژ و عەجەب عەجەب سەرنجامی هەوڵەکان لەسەر بودجەی 67 لە 12% پشکی هەرێم ڕێکەوتون یعنی بەش پشک یعنی بەش یا پشکاڵە ئۆکەی باشە هەرێم دیارە ئەو وەفدەش نەبوایە ئەم ڕێژە پشکە ماڵتە تو سەیرەم زوانەکە ڕێژە پشک ئەم ڕێژە پشکە هەر دابین دەکرا دێم حیزانە لەوێ چیەکەن پشویان درێژ بوو دێ ئەمان بڕوایەنە نەڕوایەنە ئەم ڕیزە پشکە هەر پشک و ئەکریا دێمانە چیەکەن لەوێ دێ بۆ ڕوونەوێ دێ من هایتە ئێژم ئەمە ئەنتەریاتە شان و گەریە و خڕیەخن و قشنگ و هەر دابینە کریا تو سەیرە ئەم پشک و پشک بازی و ڕێژە پشک و تو سەیرەم بەزمە قۆڕەکە چونکە یاساییە و دەستوریە خستەنەوی و ئافرین و دەمدانگەرم و دێم ئەنتەریاتە بۆەکەن نمایشە جل و بەرگە سەنتەرە قەیوانە خۆی هەڵەکە تۆ قات و ڕێباتیە کاتە بەر و ڕوا پشووی درێژە و دانوسانەکە پشووی درێژە و پشک ڕێژەکە درێژە و چی ئەمانە چین دیتانەمە گشتی گەوجاندنە گشتی تۆڕەهاتە زوانێکی خەسیوی بوو گەنی کەسیف معلومی لە کێ دروستی کردە کاورای کورد حەیچی تێناگە لەم زوانە حیزە لاوەسەریە ماسێ باوکە گیان داخم دانوسان پشووی درێژ و چێشەکڕی وێ داخم پشکەکە ڕێژە پشکەکە چ شکلی وێ نازانم چ شکلیە ڕێژە پشکەکە و پشکە پشکەکە و ئەمەم گشتە قسەیە کرد بێژ ئەمە گشتی یاساییش بووگە و خواهڵی ناگریەوەمانە کوڕە خاسن و چوبنە ئەوی و نمایشە جل و بەرگە سەنتەرە قەیوانە و خۆیان دەرخست ئێستا تەواو سەرەڕای هەموو ئەو بۆچوونانە پێم وایە وەفدی دانوستکار لە خراپترین دۆخە پشووی دانوستانیان درێژ بوو بابە تو دەسە ڕاستە بە دەسە چەپ و ئێژێ گومەخۆ تۆ ئێژی ئەمانە بڕوایەنا و نەڕوایەنا 67 12 ئەدا پێیان ئیتر ئەم گەماڵانە بۆچی پشووی دانووسانیان درێژە من وازانم و بەڕاستی و دەی تۆ ئێژی ئەمانە بڕوایەنا و نەڕوایەنە تەئسیرێکی نەبوو دەی ئیستا خەریکی کشتی وا تەئسیری نییە تەفسیریەکەی خوا هەڵی ناگریت و فرەوە سەبر و لەسەر پشووە فاسۆلیاکانیان ئەکردە ژوور و بەڕاستی و فرە قەشەنگ بوو تو سەیرەم تو ڕادە ئەمە لای خۆی سیاس ئەمە سە پێئێژن موڵە بەختیار ها مەلاکەم دیار عەجەب پشووی دانوستانیان درێژ بوو ناوەڵا ڕقیان کردبوو بەڵام سەرخستنی دانوستان هاوسەنگی هێز و سەرکەوتنی حکمڕانی و شەفافیەتی دارایی دەستەبەری دەکا پایسە سەر نەکەوتەکەن چی ئەمانە سەرکەوتن بەدەخەرەیە سەر نەکەوتن دێمانە شەفافیەتە داراییان نییە و هێزیشی هەن نییە و حیزن ئەی ئەم گشتە پێشمەرگەی حیزە گەوادە وا خەریکە نانەموچە ئەخوا چەکارەز ئەمانە حیزن یا هێزن چەکارن با دوودانە چەقۆکێش نەیەرم گشتان ئیفلاسکە چەکارن ئێوە هەر حێز نییە لە بەرامبەری هیچ کەسە هەر لە بەرامبەری خەڵکی دەسڕووتی ترسیاگا ئێوە هێزن
ئێوە کەی هێستانەوێ دێ ئەم گشتە حیزە هەر لە سۆمالیوە تا ئیتالیا ئاموزشیانیدا چەکتان بۆ هەنریا ئەسڵحەتان هەز متگەزێ ناوقنتان پانە دە ئێوە کەی هێزن کەی ئەوێ حساو لەسەرتان بکرێت خەنجەرەکەی ڕۆژی تەنگانەن کاورا لە ژێرە کاوراو هیچمان نییە ئەی کەی هێستانەوێ 30 ساڵە و پاڵتاندا گەسۆ حکوومەتتان هەس و خەڵک ئەگرن و دۆلاری پێدەن و چەکتان بۆ تێ لە ئەڵمانیا و چەکتان بۆ تێ لە ئەلبانیا و چەکتان بۆ تێ لە حەچی جێگەس و مەسئولیاور گەوادەکەی بارزانی و هەنێ جلکە حیزانەی شەڵشەڵینە پڵنیەوە خۆیەکرد بەم پارلەمانە و بە پاندسە سڕێکی کردووە ئەگرایە و سەرێ زلی وا پێژێت دەبەس و خوێڕی دەی تۆ کەی هێزی هێز نییە چین ئەمانە کەڵەگان دەبین بیانێن لە خۆتان ئەگەر کەڵەگان چین ئەمانە عەجەب کە بەداخەوە کوردستان لەبەر نەبوونی ئەو بنەمایانەی دانووسان لەو پڕی لاوازی عێراقدا بە لاوازی دانووسانی ئەمجارەی کرد خەتاکەشی ناخەمە سەر ئەو وەفدەی دانووستانە بەڵکو ئۆباڵەکەی لەسەر کۆی حکوومەتەکانی کوردستانە لە دوای ڕاپەڕینەوە کە نەیانتوانی ژێرخانێکی ئابووری تۆکمە بنیات بنێن بۆیە حکوومەتی بەغدادیش لەمە لاوازتر نابێت ژێرخانە ئابووریە تۆکمە ڕۆڵەی گەرەکە لێی دفاع بکە تۆ هەرچیە کە دروست کردگە ناوی حیزە بێشەرەفە بە ناوە پێشمەرگە کۆڕە حیز ژێرخانە ئابووری دروستکەی کێ دفاعی لێەکە کێ ئەها تێگیریا خەڵکە هەولێر خەریک و دەرەچ و گشتی یاڵە بەرەو سنوورەکانە تورکیە تۆ بۆ خاتری ئەوەی سەرزەمینێکی دروست کردایە مەشیای ئینسانە کوردی دروست کردایە عاشقە سەرزەمینە خۆی کە معنای سەرزەمینە کوردەوار وایە مەشایە ئینسانە کوردی دروست کردایە ئاگاه بوایە بە دەروون و کوردیە خۆی تۆ ژێرخانە ئابووری دروزەکەی تۆ حەد دائیمەن وایتە ژێرخانە ئەوەنە ژێرخانەکە ئاوساکەن ژێرخان گەرەکتە دروستکەی ژێرخان ڕۆڵەی گەرەکە دفاعی لێ بکە ڕۆڵەی گەرەکە بیپارێزێ دەبوایە ژێرخانێ دروستکەی تۆ 500,000 خوێڕی موچەخوەرە حیزە ئاسایشی و پێشمەرگەی حیزە دروست کردگە چارە چۆلەکەیەکیش ناکەیت نادرۆست ژێرخانە ئابووری دەبوایە ژێرخانیەمان دروست کردایە تۆ یەک تاکە دروست نەکردگە قارەمان وێ لەو سەرزەمینە یەک تاکە دروست نەکردگە دوای ئەم ئیفازاتە تۆ ئیکە مەرتیکە ئێوە بتۆپێنێ مەرتیکە لەو ئیرلەندە کاورای ئیرلەندی واچوو بەشە ئیرلەندە شمالی ئیمزا کرد لەبەرەوەی بریتانیا بە ئستقلالە ئیرلەندە جنوبی قانع بوێت دانەیە ڕۆڵەی ئیرلەندی گرتی لەسەر مێزەکەیە لە قاوەخانەی یەک فیشەکینیا بە ناوچاوی وتی گەوات تۆ حەقت نەبوو بەناوە ئومەتە ئیرلەند و ملەتە ئیرلەند و ئیرلەندە شمالی جگیەکەی تۆ بیدێ بە ئینگلیس نە 1 ساڵ بە 100 ساڵی ترتەکە ئینگلیسا شەقمام کردە وا لەبیر تا ئیسحاق ڕابینیان لەبەرچی کوشت جووەکە و ئێوە حەزب جوولەکە ئەکەن ئیسحاق ڕابین چووە دانووسانێ لەگەڵ فەتح لە نوروێژە دانەیە ئیسرائیلی دایلی وەکو سەد دۆبانی بۆ دانەیە پێیاناوێ ئێوە بتۆپێنی تۆ ژێرخانی ئابووری ڕائەگری پێشمەرگەی حیزە هەز گشتمان بڕیسن و قارەمان و یەکێتی حیزە و پارتی فرەگەوادە و فرەقەشنگە و حەزیبەکەین یەک پیاکتان تیا دەرنەهاتکە یەک پیاک وا مێژە کوڕە خاسیشی واتیە دەی کو ئەم کوڕە خاسەیستە تۆ ئەم ئەفازاتە نووساگە مشتی حیز و دز و گەوا و تاڵانچی و دروزن و مەئمورە ئامریکا و مەئمورە جوولەکە هاتکن یەکێکتان ناتۆپێنێ بۆ یەکێ نایەکی لێوە بتۆپێنێ بۆ نایە چونێوە واتان کردە بە مەردمە واتان کردە گەرەکتە کاورابێ بە قداسەت و ناوە یەکێتی بووە کورە تۆ لە پاسدارە ئێران حیزتر و پوفیوزتری دەی بۆ بەرناخوا پێتان با تۆزی ڕەگە خیرەتتان بەر بخوا پێتان با پێتان بەر بخوا تۆزی پیاگون بێژنم پیاگە ڕاستی ژەکە ئەخۆ هار نەوگە لە خۆی قسەمان پێکا ئستدلال لە دوای ئستدلال تێرێتۆ لەسەر قسەکانی خۆمان چون یەک دانە تاک
معجزەس لەم سەرزەمینە تاکی پەیانەوەگەیەوە بتۆپێنی. حکوومەتی بەغدادیش لەمە لە ئەواستر نابێ کەچی بەرامبەری وەفتی کوردستان لەژێر فشاری ئەقەلیەتی تایفەگەری زۆرینەی پارلەماندا خۆی نێر پیشان دەدا وەلێ تۆ تەمامە عمرە خۆتە حیز نیشاندا، خۆتە نێرەموو کە LGBT نیشاندا، پەدار سوختە قارەمانین و ناقمان پانە و فرە زلین و قسە زلەکن و ئەدەم بەناو دەم تا و چەقۆیەکێشی تێ مەگەرەوە حیزە ناکەی حیزە نادروست چی دەرەگەرەکە؟ چی ترەگەرەکە ئەم دەسە بخەیدە دەرەوە لەو پەڕی لاوازیدایە کام پەڕی لاوازی تۆ پەلاماری ناتوانی بەی مواطنی عێراقین و یاسی سەر بخۆی بڕۆ بەغا بگرە بێژە حەق خۆ مەسەلتەرت بەسەریاکەم بڕۆ بیگرادی پیاگووە 500,000 موچەخۆرە پێشمەرگە حیزمان هەست بڕاستی پێشمەرگە زۆر مقدسە پێشمەرگە حیزێکە لە تۆ حیزتر لە تۆ بووگەنتر لە تۆ بێمۆڕاڵتر و بێ ئەخلاقتر ئەوەنە تعریفە سەرزەمیندان نییە نادروست ئەوەنە پیاگێتیتان تیان نییە ئەوەنە کەرامەتتان نییە ئەوەنە سەروەریتان نییە بتوانن خاک بگرن بۆ خۆتان حیزی واتکن ئێمە بە حیزە بگرن وەکو پەرچەمە حیزەکەتان وا پەرچەمە ملیە جوولەکەی ئانوسی ئێرانیە وەکو حیزب و ساختارە حیزەکانتان وا دروستکردیاگە کوردی پێ نابوود بکە من نافەحمم دانەیە کورد ئەمە ئەخوێنێت و چۆن سەری ناماسێ نافەحمێت و خەریکی چێژی دزیەکە بری و بڕاستی و خودزیەکە و دانوسانی پشت درێژ و ڕێژی پشتی درێژ و چۆن وام مردمتانە کرد کەسەوە ئەنتەر دەسە خۆتان واتان کرد